سڵای خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵەوە ئەمڕۆژ لە پرۆگرامێکی نوێ پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتوینەتەوە خزمەتتان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازە و بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بە دڵ و دەروونێکی زۆر ئارام و بە تەندروستێکی زۆر باشەوە بتوانن تا کۆتایی بینەرمان بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لەبێت ئایزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ ئەو بابەتانی کە ئەمڕۆ لەگەڵ شێدا پێشکەشتان دەکەین بریتین لەمانە کاریگەری زیادکردنی باج و ڕسومات لەسەر ژیان بە تایبەتی بۆ ئەوانەی کە بارودۆخی ژیانیان خراپە هەرچەندە ئێستا توانم بڵێم زۆرینەی خەڵک لە هەرێمی کوردستان و لە کۆمەڵگەی ئێمە یاکەم کۆمەڵە بڕیارانە دەردەچن زیاتر زیانمەندن لەبەرەوەی لاچینی ئەژار و کەم دەست و مامناوەندەکانن بە تایبەتی کامە تەوەری یەکەمان بزانین ئەمە چ کاریگەریەک لەسەر ژیان بەگشتی دروست دەکات. بابەتێکی دیکەمان هەیە نزیک دەبینەوە لە 20 ڕۆژ مامۆستایانی وانە بێش ناڕازین و داوای بە فەرمیکردنی دامەزراندنیان دەکەن کە ئەمە لەلایەکەوە ناڕەزاییەک لەسەر شەقامەکان هەیە لەلایەکی دیکەوە لە دوای ئەنجامدانی یا دەرچوونی زانکۆلاین قوتابیانی پۆلی 12 ناڕزاین لە شێوازی وەرگرتنیان لە زانکۆپەیمانەکاندا گرنگ با بڵێن گرستەرەکیترین گرفتیان خوێندنی پارالێلە کە زۆرتر بووەتە بە شێوازێکی پارە لەوەی کە قوتابیان بنمرێنەوە تونەوە دەبێت بە پارە بتوانێت لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا بخوێنێک کەمە گرفتێکی دروست کردووە قوتابیانی پۆلی 12 یا دەرچوانی پۆلی 12 ناڕزایەتەکان دوسێ ڕۆژە دەست پێ کردو لەسەر شەقامەکان بۆیە ئێمە ئەمڕۆ بەشی دووەمی بەرنامەکەمان جەخت دەکەینەوە لە ڕووماڵی ناڕزایەتەکان لەسەر شەقامەکان لە شار و شارچووکانی کوردستاندا. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەمانەشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینەربین. زۆر جار لە ناو ناڕزایەتیەکاندا بە تایبەتی بە تەمەنەکان قسەیەک هەیە دەیکەن دەڵێن لە هەرێمی کوردستان تەنها هەواکەی ماوە بکرێتە پارە. دەقیق ڕاست دەکەن لەبەرەوەی سیاسەتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا وای لێ هاتووە هەموو ئەوانەی کە لە کەرتی حکوومیە بوون دەیداتە کەرتی تایبەت. ئێستا وای لێ هاتووە باج و ڕسومات لەسەر هەموو شتەکان زیاد دەبێ کارەبایە گران دەبێ ئاوە گران دەبێ خۆڵ و خاشاکی بەردەم ماڵەکەشت کە فڕی دەدەن ئێستا بووەتە ئەرکێک و بارگرانیەک بەسەر هاوڵاتیانەوە. ئێستا قوتابیەکەت کە ماوەی 12 ساڵە تۆ پەروەردەی دەکەی کە دەچێتە زانکۆ مافی خۆیەتی و باشترین نمرە کە نەوەتونۆیە هێناوێتی دەبێت جارێکی دیکە بە پارە بخوێنێت لە ناو زانکۆی حکومیدا. بە هەر پاساوێکە بێستا زیادکردنی هەموو ئەم باج و ڕسوماتانە لەسەر شانی هاوڵاتیان بە تایبەتی خەڵکی فەقیر و هەژار بارگرانیەکی زۆری دروست کردووە. با بزانین کاریگەریەکەی چۆنە ئایا تاکوێ هاوڵاتی تەحملیان بارگرانیە دەکات. لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز ڕێبوار محەممەد شارەزای ئابووریمان کردو مامۆستا ڕێبوار بەخێر بێت. زۆر سپاسان زۆر سپاسان. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا پێویستە بزانین باج چییە؟
باش طبعا ئەرکێکە لەسەر ئەو کەسانی کە خاوەنی داهاتێکن لەسەر ئەساسی ئەوە ئەم کەسە بڕێ باجی لێ وەرئەگرێ لە حکوومەت بە پێی یاسا بەڵام لە هەرێمی کوردستانی ئێمە بەداخەوە ئەم باجە بە شێوازێکی تر وەرەگیرێ خۆی باج نابێ وەربگیرێ بۆ مەسائلی ئەوەی کە بڵێن بودجەی پێپڕ بکاتەوە حکوومەت نەقسەکانی حکوومەتی پێپڕ بکاتەوە نەخێر باج وەرئەگیرێ بۆی عدالەتێکی ئیجتیماعی بەرپا بکە خزمەتی کۆمەڵگەی هەروەکەوەی کە لە شەرعا هەیە پێی دەوترێ زەکات هەروەکو ئەو وایە کە پێی وترێ زەکات لەگەڵ خەراج وابزانم ئەوانەی کە غەیری موسڵمانن خەراج ئەدەن باش بەڵام ئێستا ئەم باجە لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی ترە بۆ نمونە ئێستا ئەگەر سیرکەین بەرهەمە نەوتیەکان کە دێتە لە هەرێمی کوردستانە خۆشمان خاوەنی نەوتین بەڵام ئەو کۆمپانیایی کە هەڵ ئەستن بە پاڵاوتنی ئەم نەوتە و دووبارە تەوزیعکردنەوەی بۆ مشتەقاتی نەوتەکە سیرێکی بەکار نایە لە ناو خۆمانە بەڵکو ئەنێڕێ بۆ شوێنێکی تر بەڵام لە هەمان کاتە لە دەرەوەی وڵاتی ئێمە نەوت دێ لە 5/5/2020 تا حکوومەتی هەرێمی کوردستان پێی یاسای چاکسازی بڕیاری چاکسازیدا لە بڕگەی 6دا باز لەوە دەکات کە دەبێت هەموو بەرهەمە نەوتیەکان باجی بخرێتە سەر بەڵام ئەگەر سیرێک بکەین ینی نقطەیەکی زۆر گەورە و گاپێکی گەورە بۆشاییەکی گەورە هەیە لەم بڕیارەدا ئەویش ئەوەیە ئەڵێ هەناردەکردن لە 4 باجی دەخەمە سەر بۆ واتای ئەوەی کاتێک کە من نەوت ئەنێرمە دەرەوەی وڵات لە 4 باج ئەخەمە سەر کۆی ئەو نەوتەی کە ئەچێت بەڵام لە هەمان کاتە کە هاوردەی ئەەکەم لە 7 باجی ئەخەمە سەر کە ئەبوو ئەمە بەعەکسەوە بوویایە بۆ لەبەر ئەوەی ئێمە خۆمان ئەزانین وڵاتی ئێمە لە 2014ەوە بە قەیرانێکی دارایی ئاڕوات ئەم قەیرانە داراییە وای کردووە بارگرانێکی زۆری خستۆتە سەرشانی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم بارگرانیە وای کردووە کە خەڵک گیرفانی یاخود بڵین سەبەتەی مادی کەم بوو بێتەوانێ هەر بۆ معلوماتی بەڕێستانە کە لە تازەترین راپۆرتی بانکی نێودەوڵەتیە باس ئاماژە بۆ دەکات داهاتی تاک لە ساڵێکە لە هەرێمی کوردستانە 4,000 دۆلارە بەڵام لە هەمان کاتە لە عێراقا لە سنووری حکوومەتی عێراقیە نزیکەی 10,000 دۆلارە کە ئەمە جیاوازێکی زۆر گەورەیە کە بین سەیری پێش ساڵی 2014 بکەین کە داهاتی تاک لە هەرێمی کوردستاندا زۆر لەوە زیاتر بوو و لە حکوومەتی عێراقیە لە دانیشتوانی عێراقا زۆر لەوە کەمتر بوو بەڵام سیرەکەی ئەوان بەرز بۆتەوە داهاتیان هێمە داهاتی نزم بۆتەوە بەعکسەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە باتی بێ بارگرانی کەم کاتەوە لەسەر هاوڵاتیان هەستاوە بە قورسکردنی ئەم بارگرانیە دووبارە ئەمە دەبێتە پرسیارێکی کرد حکوومەت بۆچی دەبێت بێت بارگرانی بەسەر شانی هاوڵاتیەکانیەوە دروست بکە کە ئەگەر سەیری واجیهەکە ڕزاهیریەکەی بکەی هەر خۆیەتی زەرەرەکە لە بەرەوەی فەرم و هەر ڕۆژە و توێژێک یێتە سەر شەقام و ناڕزایی و خۆپشاندان دەرەبڕ دەبێتە سەرێشە بۆ حکوومەت لە پێناو چیدا دەیەوێ دەست بۆ گیرفانی هاوڵاتی ئەبا لە کاتێکە پێوەرە زانستیەکە ناگرێتە بەر لەوەی کە چ کات دەبێ و بە چه ئەندازەیەک دەست بۆ گیرفانی هاوڵاتی ببا بەڵێ پرسیارێکی زۆر جوانە کاکە تەمان بۆ معلوماتی بەڕێستان بۆچوونی من وایە حکوومەت هی هەرێمی کوردستان بازەکەین کە بۆ پڕکردنەوەی یاخود بۆ ئەوەی کە ئەو ئەرکەی کە چۆتە سەرشانی خۆی یەت لە شوێی وەرەگرێتەوە لە خەڵکی وەرەگرێتەوە لە کاتی کە ئەمە هەڵەیە چکە شتی تر هەیە یعنی ڕێکاری یاسایی تر هەیە ئەتوانێت بیگرێتە بەر باشە یەکێ لەو ڕێکارە یاساییانی تر ئەتوانێت بیگرێتە بەر ئەوەیە باز لە کۆمپانیەکان وەرگێ ئێمە هەمومان ئەزانین هەموو تاکێکی کوردستان ئەزانێت تۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش خۆشیەوە ئازانێ کە ئەو کەسانی کە دەوڵەمەندن یاخود ئەو کەسانی کە دەسەڵاتدارن لە هەرێمی کوردستانە و خاوەنی کۆمپانیان و خاوەنی کۆمپانیای زەبەلاحن هیچیان باج نادەن ڕسوماتی گۆمرگی نادەن کە ئەمە حکوومەت حەقە دەستی بۆ بەرێ نەک دەست بەرێ بۆ هەندێک شتی پێداویستی سەرەکی تاکەکانی کۆمەلگا یعنی ئەگەر سیر بکەین لە نانێکەوە دەست پێ بکەین
نانێک کاتی خۆی نانێکی جوان ئەگەر بتەوێت نانێک بە جوانی دروست بکری ئەبێ 160 گرام بێت. ئێستا نانێک 100 گرامە، ئەی سعرەکەی چەندە؟ دوو نان بە 250 دینارە، 160 گرام بوو، یەک نان بە 50 دینار بوو لە 2005. ئەم فەرقە بوو. طبعا ئەمە هەمووی حکوومەت دروستی کردو. ئەمە لەلایەک ئەو باسی ئەگەر سەیری بکەین ینی حکوومەت چیتر ئەکا بۆ نمونە ئێستا وەرزی زستان نزیک بۆ تەوانێ غاز گرام بووە، 90 گرام بووە، باشە بەرهەمە نەوتیەکان هەمووی گرام بووە. ئەو پێداویستیانی کە بۆ زستان بەکاردەهێنرێ هەمووی گرام بووە. لە کە هاوین دێ ئەوە هیچ کارەبان نییە و ئاو نییە و ئەم شتانە شتی تریش گرانەکات. ینی تەنانەت دەستیان بردووە بۆ سەوزە و میوە. سەوزە و میوەش ئێمە یاسایەکمان هەیە لە ژمێ دیاریە، ئەڵێن هەر کاڵایەک کە ئەینێرینە دەرەوە لە خۆمان زیاد بێ گومرگی ئەخینە سەر ئەینێرین بۆ دەرەوەی وڵات. هەر کاڵایەک خۆمان نەمان بێ گومرگی ناخینە سەر بابێتە ناوە. بۆچی؟ بۆ ئەوەی ئەم کاڵایە بە هەرزان خەڵکی فەقیر و خەڵکی کەم دەرامەت بەڵام خۆمان نەمان بێ. بەڵام خۆمان نەمان بێ، نەک خۆمان هەمان بێ و تۆ بە بەلاش بیێنیتە ژوورە و نەکی خۆشمان. بڵێ ئەمە خۆی ینی نمونە زۆرە لەسەرەوە. باسی تەماتە با بکەین کە خۆمان لە وەرزێکا زۆرمان هەیە، لە وەرزەکانی تراندیمانە. هەر لە هەمان وەرزە نرخی جارانە. لە پڕ حکوومەت بیریەکەوێتەوانێ ئەڵێن لەمڕۆ باشە پێشتر پلانی بۆ دانراوە. طبعا حکوومەت بەداخەوە پلانی نییە بۆ کۆی پرۆسەکانی ژیانی هاوڵاتیان بۆ ئەوەی باری دەرامەتیان چاک بکە. یەک بڕیار دەرەکات، دوایی لە ئەنجامی دەرکردنی ئەم بڕیارە یە سیرەکە بزانێ ئەم بڕیارەی ڕاستە یاخود هەڵەیە. پێش ئەوەی کە بڕیارەکە دەرکا ئەبێ بیر لەوە بکاتەوە ئەم بڕیارە ڕاستە یاخود هەڵەیە. باجیش کۆی باج ینی گۆی پرۆسەی باج پرۆسەیەکی زۆر جوانە، بەڵام ئەبێ بە پلان بێ نەک بە پیلان. کەواتە تۆ پێ دوایە ئەگەر بە پلان بێ لە هەرێمی کوردستاندا ئەم بارودۆخە ئەگۆڕێت و بەرەو باشتر ئەڕوات. بەتەکید ئەگۆڕێت. توانای ئەوەی هەیە هەرێمی بەڵێ هەرێمی کوردستان زۆر دەوڵەمەندە. یعنی ئەگەر یەک قەترە نەوتیش نەچێتە دەرەوەی ئەم هەرێمی کوردستانەیە خەڵکی ئێمە خۆشترین ژیانیان ئەبێ. لەبەر ئەوەی ئێمە خاوەنی ئەرزێکی پیت و بەرەکەتمان هەیە، ئەتوانین زراعەت بەهێز بکەین، ئەتوانین بەروبوومی ماسی زیاد بکەین، بەروبوومی ئاژەڵداری زیاد بکەین. بەس بەوانەی هەرێمی کوردستان بۆ ناکرێت ئەمە بۆ ناکرێت لەبەرەوەی بەستیانی یان بێپلانیە. بێپلانیە لەبەر ئەوەی بەداخەوە ئەمە واقع لە هەرێمی کوردستاندا هەر کەسێک دێتە سەر دەسەڵات ئەوەی پێشووتر هەمووی ڕەفزەکە. لەبەر ئەوەی ئێمە شوێنی یاسادانانمان کە پەرلەمانە ئەبێ پەرلەمان هەستێت بەم واجبە سەرەکەی خۆی. ئەویش ئەوەیە پلانێک دابنێ بۆ هەرێمی کوردستان لە کۆی پرۆسەکاندا. ئەم پلانە حکوومەت نەتوانێت دەستکاریکە. نەک بۆ نمونە هەر لە یاسای باجە حکوومەت پەرلەمان حکوومەتی سەرپشک کردووە لە پێداچوونەوە و دەستکاریکردنی باج. پێی نەوتوە چی بکە کە ئەمە غەڵەتە. ئەبێ پەرلەمان لە یاسا چاکسازیەکەی کابینی نوێ. بەڵێ لە یاسا چاکسازیەکەیە. بەڵێ بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان هاتووە چی کردووە؟ بەپێی بەرنامەی خۆی بەپێی پێویستی خۆی لەبەرەوەی بە حساب خۆی موچی بۆ نادرێ بۆ ئەوەی ئەم پڕکردنەوەی سەبەتەی خۆی پڕکاتوانێت لە دراو یەکێکە زەریبە زیاکە، باش لەسەر خەڵک زیاکە، ڕسومات زیاکە. ینی دەزەبا بۆ هەموو شتێک بەڵام کوێژ ئەگرێتەوە. ئەمە کێشەکەیە. چینی هەژار ئەگرێتەوانێ نەک چینی دەوڵەمەند یاخود ئەو چینی کە پێویستە پاریان لێ بستێنرێت کە یاسای بەپێی یاسای بودجە و بەپێی یاسای دارایی و بەپێی یاسای باج دەبێت باج لۆ کەسانە وەربگرێت کە خاوەندا هاتن. کەواتە تۆ پێ دوایە لە ئێستا دادانان یاخود زیادکردنی ئەم باج و ڕسوماتە تەنها کاریگەری لەسەر چینی هەژار دەبێت یاخود سەرجەم چین و توێژەکان نەگرێتەوە لە هەرێمی کوردستان. خۆی لە ئەساسا بەس چینی فەقیر زەرمەند دەبێت. چکا بۆ کابرای تاجر کاڵایەک دەهێنێت لە دەرەوەی وڵات، چەنی باج لێ بستێنن، چەنی ڕسومات لێ بستێنن، چەنی پارەی دوکانەکە لێ بستێنن، چەنی پارەی شاگردەکانی لێ بستێنن، هەرچی لێ بستێنە ئیخاتەوە سەرچی ئەو کاڵایە ئەیخاتەوە سەر ئەو کاڵایە. ئەو کاڵایش کوێ دەیکڕێ؟ هەوڵاتی فەقیر ئەیکڕێ. باشە ناڕاستە و خۆ دەوڵەمەندەکانیش بەشێکە بن لەمە، بەڵام لە هەمان کاتە دەوڵەمەندەکان پیانەوە دیار نییە چونکە ئەوان خاوەن پارەیەکی زۆرن. بەڵام چینی فەقیر کە بەتایبەتی چینی
موچە خۆران دەگرێتەوانێت لە هەرێمی کوردستان لەوانەش کە دانەمەزراون ئەو چینی کە دانەمەزراون و هیچ دەرگایەکی تریان نیە یاخود بڵین ئەو چینانی کە پێیان ئەڵین معوەق ئەوانەی کە توانای ئیشیان نییە ئەمانە زەرمەندی سەرەکی ئەبن لەمەیە. باشە مامۆستا لە ئەوروپا کاتێک کە باج و ڕسومات دەخرێتە سەر تاک لە پشتەوە حکوومەتی ئەو وڵاتەیە ئەو وڵاتە خۆی جارێکی تر دامی مادی و خزمەتگوزاری تاکەکاتەوە وانە بەڵام لای ئێمە کە ئەم باج و ڕسوماتت لێ وەردەگرن لە تاکێک کە ڕەنگە هیچ موچە خۆرێکیش نەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستانە لە پشتەوە لە چی جارێکی تر دەبێت داعم بکرێتەوە یا پێوەەر چییە لەوەی کە ئەم تاکە دەبێت داهاتی چەندی هەبێ بۆی تۆبەی لەوەی کە ئەم باج و ڕسوماتانەی لەسەردا بنێ یانی تۆ گەر باج لە خاوەن دوکانێک وەربگری ئاساییە لە بەرۆی دوکانێکی هەیە هەرچەندداویش پێوەری خۆی هەیە بەڵام باج لە هاوڵاتیە گوەرگری کە کارەباکەت لەسەر گران کردووە بەستەن هاون دەکرد نیشتەجێی ئەم وڵاتەیە نەموچەی تۆی هەیە نەکار و کەسابەتێکی هەیە لای تۆ لە کەرتی تایبەتەکەی تۆ شاتەناندیشەکە ینی پێوەەر چیە لەوەی کە تۆم باجە لێ وەرەگری لە شوێنی ترەوە بۆ هاوڵاتی قەرەبوو بکرێتەوە وەکەوەی کە لە تازەکردنەوەی سەنەوی سیارەیە هەیە دەڵێ ژینگامە پارەی ژینگەیە بەڵام ئەم پارەیە ناچێت لە خزمەتگوزاری ڕێگۆبانە سەر بکرێتەوە لە چی ئەم پارەیە سەر بکرێتەوە یاخود دەبێ ئایا ئەم پارە و ڕسوماتە جارێکتر بۆ هاوڵاتی بێت؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە وروژاند ئەوی ژۆی باسی ئەو وڵاتە پێشکەوتوانەت کرد یاخود ئەو وڵاتانی ئەوروپا ئەگەر بین بگەڕینەوە بۆ سەردەمی کۆرۆنا بیدایەتی کۆرۆنا کە کەرنتینە ڕاگەنرا لە هەموو جیهانە ئەو حکوومەتانە هەستان بە هاوکاریکردنی خەڵکەکانی خۆیان لە هەموو ڕوویەکەوە بەڵێ پارەیان بۆ دەچوویە ماڵەوە خوارد سەبەتی خۆراکیان بۆ دەچوویە ماڵەوە هەموو شتێک باشە بەس نێنە دەرەوە باشە زائیدەن ئەوەش هات چی کرد حکوومەت باجی لەسەر هەموو شتێک لابرد بەڵام لە حکوومەتی هەرێمی کوردستانە بەداخەوە بەعکسەوە ئەمەشتە ڕوویدا بەعکسەوە ڕوویدا هاتن لە باتی بارگرانی لەسەر ینی تۆ موچەت کەم کردوتەوە لە 175 بڕیەوە لە 150 بڕیەوە لە 121 بڕیەوە لەم کابینەی نوێیەمەیە باشە لە 121 بڕیەوە لە باتی بی باج کەم کەیتوانێ کری کارەبا کەم کەیتوانێ کری ئاو کەم کەیتوانێ باشە ئەو ڕسوماتانی لە دایرەکانی وەکو مەسەلەن شارەوانی یاخود محکەمە یاخود لە مرور لەمانە وەرەگەی کەمی کەیتەوە هاتووە زیادی کردووە کە ئەمە لەو وڵاتە پێشکەوتوانە یاخود لەو وڵاتانەش کە پێیان ئەڵێن سەرمایەداری باشە لای ئێمە پیانەوەڵێ وڵاتە سەرمایەداریەکان بەواتای ئەم وڵاتە بەس تەرکیزی هەموو چاوێکی لەسەر چییە لەسەر پارەیە باشە لەو وڵاتانە بەعکسەوە بوو بۆ نمونەیەکی بەسیتر بێنینەوانێ حکوومەتی یۆنانی لە ساڵەکانی 2014 و 15 ئەمانە ئیعلانی ئیفلاسبوونی خۆی کرد حکوومەت ئیعلانی ئیفلاسبوونی خۆی کرد وتی من توانام نەماوە تەواو کە ئەم ئیعلانی کرد نەهات باج زیاد کات نەهات گومرگ زیاد کات بەعکسەوە گومرگیشیان کەم کردەوە باجیشیان کەم کردەوە بەڵام هاوڵاتیەکان ئەوان لە بانکەکانە پارە وەرەگرن بەواتای هەمووی ڤیزەکارت و ماستەرکارتیان هەیە باشە هاچیان کرد بۆ چارەسەرکردنی بارودۆخی دارایی حکوومەتەکەی خۆی هادووتی تۆ بەڵێ ڕۆژانە پێویستی ڕۆژانەی تۆ 50 یۆرۆ بۆ 75 یۆرۆیە تۆ لە 75 یۆرۆ زیاتر ناتوانانی لە حسابەکەی خۆت ڕابکێشی باشە بەڵام سیرەکەین لە حکوومەتی خۆمانە لە وڵاتی خۆمانە لەگەڵ ئەوەی کە خاوەنی نزیکەی 31 ساڵە خاوەنی حکوومەتین و خاوەنی کەسانێکی زۆر پسپۆڕین و چەندین بانکی زەبەلاحی لێ لەم هەرێمی کوردستانێ تا ئێستا نەمانتوانین سیستەمێکی بانکی دابنین باشە بۆیە حکوومەت چیە لە 4 ساڵی ڕابردوو ئەوانەشی کە پاریان لە بانکەکان بوو بە قیست پێیانەدانەوە بەڵێ ئەوەش حاڵەتێکە لە حاڵەتەکان بە قیست ئەیاندانەوە کۆمەڵیشتی زۆر ڕوویداوە لە وڵاتەیە بەداخۆ ناکرێت بچینە سەر هەموو بابەتەکان بەڵام حکوومەت ئەبێ پلانی هەبێ پلان بە کوێژ دانرێ پلان بە کەسانی پسپۆردا ئەنرێت بە کەسانێک داناندرێ شەو بخەوێت و بەیانی هەستێ بڕیارێک دەربکات ئەبێ دابنیشن لیژنەی گەورە دابنیشێ لیژنەی بچووک لیژنەی گەورەتر تاوەکو ئەوەی بڕیارێکی دروست بدرێت و ئەم بڕیارە پەرلەمان تەصدیقی بکات و ئەم تەصدیقکردنە ببێتە یاسایەک بۆ هەموو حکوومەتەکان کە دێت نەک حکوومەتێک هات حکوومەتەکەی تر هەمووی بسڕێتەوەنێ یاساکەی تر هەمووی بسڕێتەوە بەپی خۆیان یاسا ئێستا دێت باج و ڕسومات لەسەر من زیادەکە بەڵام نایەت مەعاشەکەم زۆر بکە بەڵێ شتومەکی بازار هەمووی گران دەبێت بەڵام
کەس نییە بێت بڵێ کاکە با نە پەرلەمان نە حکوومەت خۆی هیچ با 50,000 بخرێتە سەر مەعاشەکە لە ئێران کە قەیران یابووری لە ماوەی ساڵانەی کۆتایی کە زیاتر تەنگی بە ئێرانیەکان هەڵچنی موچەی خۆرانیشی بەرز کردەوە لەگەڵەوەی کە بە نرخی دۆلار لەوێ بەرز بووێن ینی موچەکانیشی بەرز کردەوە هەرچەندە هێشتا لەوێ گرفتی قەیرانی زۆرە بەڵام بۆچی لای ئێمە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلار لەگەڵ گرانبوون لەگەڵ زیادکردنی باج و ڕسومات دەست بۆ بەرزکردنەوەی موچەش نابرێت بەڵێ ئێمە ئەبێ بگەڕینەوە بۆ سەرەتای 2014 و پێش 2014 ئەبێ بگەڕینەوە بۆ 2023 بزانین لە 2023 چی ڕوویداوە لە 2023دا دوایەوەی حکوومەتی عێراقی ڕووخاو حکوومەتێکی تازە هاتە سەر حکم و ئەوە بۆ ئەنجومەنی حکم دروست بوو لەم کاتەوە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی قەیران بوو چۆن هاتن بە لێشاو خەڵکانێک کە مستحق نەبوون لە کەرتی حکومیە تەوزیفیان کردن ئەمە یەک دوو هاتن ئەوەی پێویست نەبوو کردیان باشە جادەیەکیان قیرتاو ئەکرد بۆ نمونە جادەیەکیان قیرتاو ئەکرد ئەبوو دوای ساڵێک دووبارە هەمان شوێن قیرتاو بکرێتەوە دوای ساڵێک تر هەمان شوێن قیرتاو بکرێتەوە هەموو ساڵێک دووبارە بێتەوە ئەم شتە باشە مەکتەبێکیان دروست ئەکرد ئەم مەکتەبە تەواو نەبووە پێویستی بە تەعمیرە خەستەخانەیەکیان دروست ئەکرد تەواو نەبووە هەر نمونەی خەستەخانەی شارمان هەیە لە سلێمانی باشە ئەم خەستەخانەیە بە 14 ساڵ تەواو بوو کە ئەمە کارەساتێکی گەورەیە لە هەرێمی کوردستانە پێویستە لە مێژووی سلێمانیان بنووسرێتەوەی ئەمە باشە ئەوەی بۆ خەڵک بێت وەکو خۆی ناکرێت لەبەر بێ پلانی حکوومەت یەت پارە سەرفی کرد پارەیەکی لێشاوی سەرف کرد پێش ساڵی 2014 کە لە حکوومەتی عێراقیەوە هەموو مانگێک بە ملیار دۆلار هات بۆ کوردستان زائیدەنەوەش سەروەت و سامانی هەرێمی کوردستانیان بە کۆی گشتی کەسنی ئەزانی چی لێ هاتووە کەسنی ئەزانی بە ئێستاشەوە بۆیە پێویستە ڕۆژێ لە ڕۆژان بێ بزانین ئەم پارەیە چی لێ هاتووە ئەم بێپلانی پێشووتر بوو ئەوە بوو لە ساڵی 2014 حکوومەتی عێراقی کە پارەی نەنارد حکوومەتی هەرێمی کوردستان ئیفلیجی کرد بە تەواوەتی ئیفلیجی کرد بۆ لەبەرەوەی پێشتر هەرچی هەیبوو خەرجی کرد بوو هەرچی هەیبوو خەرجی کرد بوو ئەمە وای کردووە کە حکوومەتی هەرێمی کوردستان تووشی ئەمە بێ نەتوانێ موچەی کارمەندەکانی زیادکە و بەردەوام بێ ئەوەی هەر بارگرانی بخاتە سەر هاوڵاتیەکان کە لە هاوڵاتیانی چینی خوارەوە کەواتە مامۆستا لە ئێستادا زیادکردنی ئەم باج و ڕسوماتە ئایا هەڵەوسان و داکشانە و بێ بازاڕی و هەروەهانەبوونی هەلی کار ئەمانە چارەسەرەکات یاخود بە پێچەوانەوە خراپتری ئەکات بە پێچوانەوە خراپترە و خراپتریشی کردو و بینیویشمانە و دەرەنجامەکەشی بەداخەوە ینی هەرچەند سەیری ئەم یاسایە ئەەکەم کە دەرچووە بێپلانێکی تاوەتی پێوە دیارە تەنها حکوومەت چاوی لەسەر ئەوەیە کە بێپلانیە یا پیلانێکی تۆکمەیە واللهی ئەزانی چی ئەوە دوو شتی جیاوازە خۆی حکوومەت مادام پلانی نییە کەواتە پیلانە مادام پلانی نییە کەواتە پیلانە پیلانجار لە بێپلانی هەستەکەی کە غەڵەتی بگەڕێیتەوە بەس کە پیلان بوو ناگەڕێیتەوە چکە بەرنامەی خۆ ئەزانی ئەتوانین بڵین پیلانە لەسەر ئەساسی یەکشت کە نابینین ئەم باجەت بە چاو نایبینین چیمان بۆ کراوە لە ئەنجامی ئەم باجە کە ئێمە ئەم باجە ئەدەین نازانین چیمان بۆ کراوە جادەکانمان وەکو خۆیەتی مەکتەبەکانمان وەکو خۆیەتی خەستەخانەکانمان وەکو خۆیەتی خراپتریش طبعاً باشە ئەوەتانێ سەرەتا باسی ئەوەت کرد کە خوێندکارێک 12 ساڵ ئەخوێنێ بەڵام سەیرەکەی دوایی ئەبێ بە پارە بچێ بخوێنێ 98 هێناوە کولی توبۆلی ناگرێ ئەمە کە ژیانی خۆی لەسەرداناوە ئەم خوێندکارە تاوەکو توانیویەتینەوە هەش بێنێ باشە ئێستا سیرەکەی کولی توبوات ناگرێ بێ پارەیەکی زۆر بدا بۆی 500,000 دینار بدا لە پارالل بۆی کە بیخوێنێ بە داشکاندنەوە ئەوە لە ئەگەر لەوێش ئەنجاوەریشی خێزانێکی ئەمڕۆ کە باوکەکەی گەر مامۆسای زانکۆش بێ چۆ بگرە بەوەی کەمانە مامۆسای زانکۆنی زۆری نەیان باوکیان ئەگەر موچەخۆرێکی یاسایی حکوومەتی هەرێمی کوردستان بێت لەکوێ ساڵێکە 5,500,000 بەس دەبێ پارەی پاشەکەوتی هەبێ بۆی کە بیداتە پارەی خوێندنی پارالل جگە لە مەسروفاتی ژیان و گوزەرانی مناڵەکانی خۆی و پرسیارەکە لەوەیە ئایا هەر ئەو مناڵی هەیە هەرچی داهاتی هەیەی بەشی ئەو مناڵی ئەکە ئەنجا ئەو مناڵی بۆ 5 ملیۆن دینارە نەجاتی ئەبێ ئەی مەسروفی مانگانی ئەو کەسە چەندە بەڵێ کەواتە کۆی پلانی بودجەکە و کۆی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان تاوەکو ئێستا تاوەکو ئەم دقەیەک ئەوەی کە بینیومانە تاوەکو ئەمڕۆ ئەوەیە کە
تەنها و تەنها بارگرانی بۆ سەر خەڵکی فەقیر و هەژار و ئەم بارگرانی ڕۆژ بە ڕۆژی زیاد ئەکا داوا ئەەکەین ینی تەمەنا ئەەکەین کە ڕۆژی لە ڕۆژان حکوومەتەکەی ئێمە ژۆک و حکوومەتی وڵاتانی تر بەخۆیدا بچێتوانێ و بتوانێت خۆشگوزەرانی بۆ هاوڵاتەکانی خۆیان دابین کەواتەم بارگرانیە تەنها کاریگەری دارایی و ئابووری ئەبێ لەسەر تاک یاخود کاریگەری دیکەشی دەبێت لە ڕۆکان کاریگەری تریشی زۆرە کاریگەری ینی چەندین عیلەمان بینیوە هەڵوەشاوەتوانێ چەندین کەسمان بینیەوە چەندین مناڵ خۆیان کوشتوە کە لە پۆلی 6 بوون ئەمە هەم یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی داراییە بەڕێزان ئەمە کێشەیەکی گەورەیە پێویستە حکوومەت چاوی پیا بخشێنێتەوانێ ئێمە ئەگەر سەیری ئەو وڵاتانە بکەین پارەیەکی زەبەلاح سەرفەکەن لە تاکێکا بۆی ئەم تاکە پێ بگات و ببێ بە شتێک بەڵام سەیرەکەی ئێمە تاکەمان کە پێ ئەگا ئەچێ لە بەحری ئیجا شەهید ئەبێت و ئەخینکێت و ئەمرێ یاخود لەو ڕێگایانە ڕق ئەبێتەوانێ یاخود جەندرمەیەک تەقی لێکا و ئەیکوژێ یاخود ئەوەش نەبێ هەرچی هەیەی ئەفەوتێت و سوکایەتێکی زۆریشی پێکرێ و ئەم گەنجە ئەگڕێتەوە بۆ کوردستان بە دەستی بەتاڵەوە ئەم کەسە تووشی ئیحباڵ دەبێ لەوانەیە تووشی نەک لەوانەیە 100% زۆربەی زۆریان تووشی هەڵدێرانکی گەورەتر بوون بۆی کە ڕویان کردوتە ئەو خۆراکانەی کە حرامن کە وەکو دینی ئیسلام وەکو خەڵکانێکی مسلمان حرامە وەکو مەشروباتەکان و کافتریاکان کە ئێستا بەداخەوانی بەربڵاو بوونەتەوانێ بە شێوازێکی ناشارستانی و نایاسایی لە وڵاتی ئێمەیە حکوومەتی هەرێم لە باتی باج بخاتە سەر ڕۆن و نان و نەوت و ئەمانە بابێ باج بخاتە سەر ئەو کافتریانە بابێ باج بخاتە سەر جگەرە و نێرگەلە باج بخاتە سەر مەشروباتەکان باج بخاتە سەر مەشروباتی غازی ئەمانە لەو وڵاتانە باجێکی زۆری لەسرە بە سەیرەکەی لە وڵاتی ئێمە مناڵکارە ئەیبینین جگەرەی بەدەمەوەی چکا بۆ پاکەتی جگەرە ئەکرێ بە 1000 دینار باشە بەلایەوە گرنگ نییە قوتوێ مەشروب بکرێ بە 1000 دینار بە 750 دینار ئەمە کارە ساتەکەیە حکوومەت لە باتی باس بخاتە سەر ئەمانە ئەچێ باجە خاتە سەر ئەو کاڵە پێویستەکانی خەڵک حکوومەت پیلانی هەیە باوڵێن پیلانە بەڵام ئایا تاک دەبێت چی بکە بە تایبەت خێزانێکی هەژار مام ناوەن موچەخۆر دەبێت چی بکە هەستەکەم ئەوەی کە تاکەکە دەیکا باوکەکە یاخۆ ئەندامانی خێزانەکە دەیانەوێت بە هەرچی شێوازێکیان کردووە بەشی باز و ڕسوماتەکەش زیاتر پێیا بکەن ینی ئەمە دروستە لەوەی کە تۆ بی بەرگری بکەیت دیفاع لە مافی خۆت بکەیت تۆ بی بڵی نەبا من هەوڵ بدەم زۆرتر پیاکەم بۆی بەشی ئەمەش بکە زۆرتر پیا بکەم بۆی بەشی ئەم باز و ڕسوماتانەش بکات بەڵێ خۆی کێشەکە لەوەیە ئەی چی ئەەکەی بۆ ئەوەی زۆرتر پیا بکەیت ئێمە ڕۆژانە خەڵک ئەبینین خەڵکانێکی زۆر هەیە لەم کوردستانەیە بەس خەریکی پیاسەکردنن بەس ئەجوڵێن مشکلە دروزەکەن مەشاکل دروزەکەن باشە لەبەربێ ئیش نییە باشە یان ئەبێ پەنابرێتە شەر بۆ پەنابرێت بۆ شتێک کە یاسایی نییە یاسایەن ناشەرعیە باشە ئەم کێشەیە کێشەیەکی گەورەیە ئەویش ئەوەیە کە سەرئەنجام هەر ئەبێ حکوومەت ئیش بدۆزێتەوە بۆ ئەمانە بۆ ئەوەی زیاتر پارە پێیا بکەن ئەم کەسە بۆ ئەوەی ئێستا لە حاڵی حازریە کە کەسەکە پارەشی دەست ناکەوێت داهاتێکی زیاتری دەست ناکەوێت ئەبێ هەوڵ بە خەرجەکانی کەم کاتەوە بەڵام کێشەکە لەوەیە ئایا ئەتوانێ نان نەکڕێ ئایا ئەتوانێت سەوزە و میوە نەکڕێ ئەتوانێت گۆژ نەکڕێ ئەتوانێت جلوبەرێک نەکڕێ بەڵام ئایا ئەتوانێت پارە نەدا بە مناڵەکەی بچێ بۆ مەکتەب ئایا مەسروفی مناڵەکەی کە دەفتەر و قەڵەمە ئێستا کاتی وەرزی خوێندن دەستی پێکردوتەوانێ مناڵێک تاکێک مناڵێکی بچکۆلە کە ئەچێتە یەکی ئیبتیدایی چەندی پێویستە یعنی ئەم پێویستیانی بۆ ئەتوانێ وازی لێبێنێت باوکەکە طبعا ئەبێ هەوڵ با گیرفانی خۆی دایم پارەی تێدا بێ بەڵام سەیرەکە پارە بەشی ناکە بۆیە زۆربەی زۆریان پەنا ئەبنە بەر قەرز یاخود پەنا ئەبنە بەر شتی ناشەرعی یاخود پەنا ئەبنە بەر کەسانێک کە داهاتیان بەرزە داراییان هەیە پارەیان هەیە هاوکاریان بکەن کە ئەمە هەمووی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی چارەسەری بکە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ماڵ و مناڵەکانی خەڵک پەروەردە بکە بە شێوازێکی جوان شتیان بۆ دابینکە لە هەر لە قەرتاسیەوە کە ئەچێتە مەکتەب لە جلوبەرکەوە کە ئەچێتە مەکتەب تا ئەو ڕۆژەی تەخەڕوج ئەکات بۆ ئەوەی تاکێکی سەرکەوتوو دەرچێت تاکێک بێ سبەینێ نەبێ بە بارگرانی لەسەر حکوومەتیش و لەسەر خەڵکیش دەرەنجامی ئەو خێزانانەی کە تۆ بە بەردەوام کونێکت کردوتە گیرفانی و پاراڕوا بەڵێ هێن دەژنایەتەوە شوێنەکەی خۆی دەرەنجامی ئەم خێزانانە بەکوێ دەگا کەی ئینفیجارەکەن
واللهی ئەوە خۆی ئەبێ پرسیار ڕاستەوخۆ لەو کەسانە بکەین کە پرسیاریش کراوە کە بچیتە ناو سەرجادەکان بپرسی لە خەڵک وەڵامی ئەوە دێنەوە هەموو خەڵک پڕە لێرەوە ئەمە پەیامێکە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر حکوومەتمان بینی زۆر حکوومەتانێکمان بینی کە زۆر لەمان بەدەسەڵاتتر بوون بەتواناتر بوون بەڵام سەر ئەنجام نەیانتوانی بەرامبەر هێزی گەل بوەستنەوە هەر لەم هەڵبژارنەی پێشووە بینیمان خەڵک بە جۆرێک لە جۆرەکان عقوبەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانیاندا بەوەی کە بایکۆتی هەڵبژاردنیان کرد کە وەکو بۆچوونی خۆم بە شتێکی غەڵەتم ئەزانی ئەبوو بایکۆتیان نەکردایە بەڵکو ئەبوو بچوونایەتە سەر سنووقی هەڵبژاردنەکان بە شێوازێکی تر عقوبەی حکوومەتیان بدایە عقوبەی کەسانی دەسەڵاتداریان بدایە بەڵام بەعکسەوە ئەومان نەبینی ئەوە بوو خەڵک نەچوویە سەر سنووقەکان من ئەڵم خەڵک زۆر پڕە و خەڵک زۆر بەتواناشە خەڵک هەروە بە ئاسانی دانانیشیەوە بە تایبەتی خەڵکی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانیش و ئەو کەسانی کە دەسەڵاتی ئەم هەرێمەیان بەدەستە چاک ئەوە ئەزانن کاتێک کە خەڵکی هەرێمی کوردستان کاتێک تاکێکی کورد تووڕە دەبێ زۆر بە پیسی تووڕە ئەبێت و خەڵک و بە ئاسانی لیان قوبڵ ناکە زۆر دەسەڵاتیان لە دەسەڵاتی ئەو حکوومەتانە نییە کە پێشووتر بینی ومان لەو ماوەی پێشووەکە ڕووخان و ئەمانیش چارە نووسیان لەوان باشتر نابێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕێبوار محەممەد شارەزای و باریابووری زۆر سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ و بەخێر بێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان سەرتاش دەچینە پارێزگای سلێمانی و پەیامنێرمان ڕامیار عوسمان لەگەڵماندا دەبێت. ڕامیار سڵاوت لێ بۆم کاتت باش دێنە لای تۆ بۆ گواستنەوەی زانیاریەکان و چالاکیەکانی ئەمڕۆی پارێزگای سلێمانی فەرموو. بەڵێ سڵاوی خواتان لێبێت شەیدابینتان باش دیارە ئەمڕۆ ڕۆژی سێمە قوتابیانی دەرچووی پۆلی دوانسەی ئامادەیی لە بەرامبەر سیستەمی زانکۆڵین وەزارەتی خوێندنی باڵا و ئەو گرفتانەی لە هاتنەوەی کۆنمرەکانیان هەبووە خۆپشاندانیان ئەنجام داوە دیارە لە دوو ڕۆژی ڕابردوو لە بەردەمی زانکۆی نوێی سلێمانی کە کەمپە تازەکەی پێدەوترێ خۆپشاندانیان ئەنجامدا ئەمڕۆ هاتوونەتە بەردەم پەروەردەی ڕۆژاوای سلێمانی بۆی کە بەرپرسانی پەروەردەی سلێمانی بێن بەدەم داواکاریەکانیانەوە داواکاریەکانی بۆ چارەسەر کرێ کێشەی ئەوان ئەوەیە ئەو خوێنکارانەی کە لێرن کۆنمرەیەکی بەرزیان هەیە بەڵام لە کۆلیژی نزمتر لە ساڵی ڕابردوو هاتوونەتەوە واتە ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی وەزارەتی خوێندنی باڵا کورسی حکومیەکانی کەم کردوێتەوە دوێنێ ینی ئەویان وت کە نزیکەی 100,000 کورسی کەم کراوەتەوە و داواکەن حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی خوێندنی باڵا بە تایبەتر ئەو کورسیانە زیاتر بکاتەوە هیچ نەبێ 3,000 کورسیەک زیاد بکات بۆی بتوانن ئەوانی کە کۆنمرەی بەرزیان هەیە بتوانن لە پزیشکی گشتی داوەربگیرن. خاتون سڵاو لێبێت تۆ کۆنمرەکەت چەند بووە وەرناو لەکوێ گەڕاوە؟ من کۆنمرم 95 لە هەندسی شارستانی هەڵەبجە وەرگیراوم. بەڕاستی ئەم زوڵمەی ئەم ساڵ کراوە لە خوێندکاران لە هیچ ساڵێک و لە هیچ سەردەمێکا نەکراوە. دەرەجەکەی من پای لە تووسەیدەلی دۆ وەرگیراوە لە شیکاری هەولێر وەرگیراوە بەڵام ئەم ساڵ سلەیمانی پەرستاری پێڕەوە نەبینی و ئێستا شکری خوا کەم دابەزاندنم بۆ بکرێ بۆ مەحەدی پەرستاری بەڵام لە مەحەدەکانی کورسی نەماوە بەداخەو قەیرانی کورسیمانێ لێستایە. تۆ کۆنمرەکەت چەندە ناو لەکوێ؟ سڵاو من کۆنمرەکەم 95.8 لە بەشێک هاتێتەوە کە خۆم نامەوێ خۆم ئەمویست بەڵام بە پارالەل هاتێتەوە من توانای پارالەلمان نییە هەمومان پارالەل بین و ئێستا هەچ قسەیەکەکرێت لەم کەناڵەکان هەمووی لە کۆمنت گاڵتەمان پێکات و ئەڵێ من هەچ کەم کراوەتەوە من هەچتان ئاسان و پرسیار هەڵبژاردنە بۆیە وای لاتوە بەڵام خەتاکە هیچ لە ئێمە نییە دنیا زۆر پێشکەوتووە هەمووی یوتیوبە هەمووی مامۆستای زۆر باش و شارەزامان هەیە هەمووی دەرز زۆر بە جوانی شەرحەکاتە لە بەش وەکو جاران نەما هەڵی زیاترە دەن و مەرزەمەکان زۆر باشن پێویست بە مامۆستا هیچی جنابێ بۆ هێنانی دەرەجەیەکی زۆر باش دەرەجەی زۆر بەرزیێت و لەبەرەوەی تەلەبە هۆشیار بۆتەوە هەست بەوە ئەکات کە تەنها لە ڕێی مەکتەبەوە ئەتوانێت داهاتێکی بەخۆی دابین کا بەڵام بەڕاستی ئەو هەوڵ و ماندووبوونانی کە ئێمە دامان ئەو ڕەنجەی کە چەند ساڵێکی کێشین 12 ساڵە ئێمە ئەخوێنین هەمووی زەڕوی سەفر کراوە کوای هیچمان نەکردوێت.
دەمەوێت لە ئێوە بپرسم بزانم کۆنمرەی ئێوە چەند بووە ناوتان لەکوێ گەڕاوەتەوە من کۆنمرە 95.1 بووە لە شارستانی هەڵەبجە ناوماتوتەوە و ئەمەش بە غەدرێکی بینیەمەی قوتابیان چوون لە 6 ساڵانی پێشترا دەرەجە وەکو ساڵی پاروا بووە و هەروە ڕێژەی کورسەکان کەمی کردو بەداخەوە لە هەنێ کەناڵ دوێن شەو لەجێ ئەوەی کە ئێمە دڵنەواییمان بدرێتەوە و بڵێن کە ئەم خوێندکارانە کێشەکانیان چارەسەر بکرێت زامەکانیان چارەسەر بکرێت کە چی هاتون لە یەکێ لە کەناڵەکان سەعات 9 شەو هاتون دوو نەفەریان بان کردووە کە بەداخەوە من پیان ئەڵێم ناوی زل و کارتۆنی بەتاڵن چون ئاگایان لە هیچ شتێ نییە لە هیچ شوێنێک و دنیایەکان نەبووە کە تۆماری گشتی و سەرۆک بەشێک لایەنی تەلەبە بگرن بە تایبەتی لە کوردستان چجای لە وڵاتان ئەمە یەک وەکو ئەوەی کە ئەوتی کە کورسیەکان زیادی کردووە بەڵام منەڵم دەستان خۆش بێ کورسیەکان زیادی کردووە بەڵام ئایا کورسی چی بەشێکتان زیاد کردووە چووی کورسی کشتتوکاڵە زیاد کردووە کورسی ژمێرایی زیاد کردووە کە ئەمانە تەواوی یەکەن یەکسەر بۆ خارجە تاکو ژمێرایی زانکۆی ئەمریکی وەسابێت ژمێریاری هەرێمی خۆمان ناکەن وەروە ئەو کاکە دانیارە کۆمەڵی مەجموعەیەکی کەنەوە نوێیانەیە بەداخەوە کە ناوێن نهاتوتەوە ئەگەر بەداتاوێ من جوابی ئەو کەسەیەمەوە کە بەناو دکتۆرایەکی بەناو یان پرۆفیسۆرێکی لە پێشەوەیە کە ئەڵێ کورسەکان دانەبەزیون ئەو داتایانەی کە مامۆستا بەرەمەجید بڵاوی کردەوە لە زانکۆی سلێمانی کە پارەکە کە دەرەجەش بەرزبووە 106 قوتابی لە زانکۆی پزیشکی وەرگیراوە و لە هی کەلاریش ئەمە 62 کە دەکاتە 258 کورسی خۆڕایی کە لە سنووری سلێمانیە 230 نمرە لە 99 بۆ سەداتوە کە هاتوون کەواتە ئەمە کورسی کەمی کردووە لە سلێمانی لە جێەوەی 196 تەلەبە وەرگیرێ 160 تەلەبە وەرگیراوە ئەمیش هاتووە پرۆفیسۆرە دکتۆرە بە مناڵێ وڵات کورسی دەستکاری نەکراوە ئەمە یەک ئەمە وەکو یەکەم بەڵگە دووەم بەڵگەشمانەوەیە کە 167 قوتابی کۆلێژی پزیشکی هەولێر لە جێەوەی ئەوە نەوەربگیرێت 133 قوتابی وەرگیراوە لە دووەک لەجێ ئەوەی کە 50 قوتابی وەربگیرێت بە کورسی بەلاش هاتو 30 قوتابی وەرگیراوە مامانی ناو هەولێر کە بە 70 تەلەبە بەلاشیە 44 تەلەبە وەرگیراوە ئەمە هەمووی داتایە ئەسنانی سلێمانی لە شوێنی ئەوەی کەنەوە 7 تەلەبە وەرگیری 7 تەلەبە وەرگیراوە دەرمانسازی هەولێر لەجێ ئەوەی کە 6 تەلەبە وەرگیری 7 تەلەبە وەرگیراوە ئەمە هەمووی داتایە کە بۆیان ئەسلمێنێک کە قسەکانی ئێوە غەڵەتن و ئەم قسانەی کە ئێوە یەکەن لایەنی تەلەبە ناگرن وەکو گلەیەک بۆ کەناڵەکان لەجێ ئەوەی ئێوە کە کەسانی بانکەکە خەمخۆری تەلەبە بن هاتون دوو نەفەردان بانکراوە کە بە کرێگیراوی خوێندنی باڵام بەداخەوە خۆش سپاس دەکەم بە کورتی دەمێ یەک پرسیار لە تۆ بکەم ئەمساڵ ئەوەی کە من تێبینی یەکەم ئەوانەی کە بەشە پزیشکەکانیان هەیە کەمتر کورسیان بەرکەوتووەوە دەرەجەیەکی بەرساتووە و ئەو قوتابیانی کە ناوێن هاتوۆتەوە یعنی زۆر جیاوازیە لەگەڵ ساڵ ڕابردوو بۆ تەنها بەشە پزیشکەکان کورسیان بۆ کەم کراوە ڕاستەکە لە هۆکارەکە گەڕێتەوە بۆ نمهێنانی نمرەی بەرزی خوێندکار لە کاتێکدا دەزانێت کە بژێوی ژیان لە وڵاتێکی فاشیل وەکو کوردستانە کە هەموو چین و توێژێک لە وڵاتێکدا گەنجەوە گرنگی بە گەنجە درێوە تایبەت گەنجی خوێندکار بەڵام هاتوون لە جیاتی سەرپەرشتکردنی گەنجان لە ناوبردنی خەون و ئاواتەکانیان وە کەمکردنەوەی کورسەکانیان و ئەو هۆکاری ئەمەش تەنها سیستمێکە بە پارەکردنی خوێندنە بە تایبەت چکە هەر شتێک پارێتیانە بێت لە وڵاتات بۆ ئەوان دەست نادا بە پارەکردنی خوێندنە بەکرانەوەی زانکۆی ئەمریکی و زانکۆی قەیوان و زانکۆی کۆکوێ ناوی زۆر ناو هەیە بۆ بە تایبەتکردنەوەی بەشە پزیشکەکانی ئێران لە لێرەوە خوێندنی بۆ بنێرن خوێندکاری بۆ بنێرن و کەمکردنەوەی کورسەکان بۆی و خوێندکار بە ئیجباری بچێت بۆ ئەوێ باشە و ئەم هۆکارش تەنها بۆ ناگەڕێتەوە بەشی خوێندکاری بەشی پزیشکی بۆ گلەی لە بەشی خۆیەکە ئەگەر کێشەکە من قبوڵمە پار خوێندکاری ڤێتەنەری سلێمانی 92.5 وەرگیراوە 94 هەیە لە ڤێتەنەری دۆک ناماتێتەوە ئەگەر کێشەکە بەس من قبوڵمە شارەزای سیستمی زانکۆڵان ئەزانێت ئەگەر خواستی بەشێک زۆر بێ ئەم بەشە بەرزە بێتەوە بەڵام هۆکاری بەرزبوونەوەی بەشی پزیشکی ناگەڕێتەوە بۆ خواست خۆ هەمان ڕێژەی دەرچوونەیە بەڵام کۆکردنەوەی کورسەکان و هەروەها بە پارەکردنی سیستمی خوێندن و هەروەها گەندەڵی لە وڵاتە وای کردو کە ئەم بەشە پزیشکیانە بەرز بێت دەست خۆش دیارە ئێستا ئەوان ڕامیان من دەمەوێت بزانم ئەوانەی کە بە پارالل دەبێت بخوێنن بە تایبەتی بەشە پزیشکەکانیان یاخود بە گشتی دەمەوێت بزانم نرخی ئەو خوێندنەی کەوتیا وەرگیراوە لە ماوەی ساڵەکەیان چەندە و کەسابەت و بژێوی و داهاتی و خێزانەکەشیان چەندە. باشە من ئەو پرسیارە لە نوێنەری ئەو قوتابیانەکەم بزانم وەڵامی ئەو چی دەبێت ئوستاز ئەگەر بیت پێم بڵێ ئەوانەی کە لە بەشە پارەلێڵەکان وەرەگیرن بە نمونە توبیەکان خوێندنەکە کرێەکەی چەندێکە بەس یەکە لە بەشێکی پزیشکی بخوێنێ و داهاتی خێزانەکان چەندێکە ئەوانەی کە بتوانن دوێنێ من قسەم لەگەڵ تاکرد وتت هەیە پارەی تەکسیەکەش بە قەرز هاتووە ئەوە برادران شایەت دوێنێ هەبووە بە تەکسی هاتووە قەرزی کردووە دوایش کە ڕۆشتینەوە لەگەڵ خۆمان بردومانەوە
ئەو دادەش دەستی کردەگریان لە حیوەتی ئەوەی کە نمرەیەکی بەرزی ناو لی شوێنێک وەرنەگیراوە سەبارەت بەو پرسیارەی کە کرد و ئەو قوتابیانەی کە لە توبعام وەرەگیرێن یا لە توبەیتەریا لە توبەسنان ڕێژەی پارەکە وەرەگیری لە توبعام و توبەسنان 5,500,000 ئەمە برادرم هەیە نەوەنۆی هەیە ئەگەر وەربگیرێ بە پارە لە توبعام وەرەگیرێ ئەمڕۆ دوێنێک هاتووە لەگەڵما لە خەباتە هاتوۆتەوە کاتووە لەگەڵما بۆ خۆپشاندان لە خەباتە هاتوێتەوە جا ئەمە هەگەر هەر ساڵەکە دوان زەمانکە ئیشکا و ڕۆژی بە 25,000 ئیشکا 5 میلیۆنەکەی بۆ دەرناکە 2 ساڵ برایە قسەیە جوانی کرد 2 ساڵ بخوێنێ لە توبعام سەری 3 ساڵ مەگەڵ گورچی لی بۆ بفرۆشی بەشی وەکو توبەیتەرێ هەیە بە ساڵی بە 2,200,000 خوێندێ ئانی ناحەقێکی زۆرە لە حاڵەکاتێکی شەکە زانکو و پەیمانگە ئەهلیەکان ڕێژەی پاریان زۆر زۆرە مەحەدی ئەهلی بۆ بە دەرمانسازی 2,600,000 لە کاتێکە ئەگەر حکومەت بیکات و 700,000 لێ وەرەگیری مامەسا بەرهەم بە تەحەداوە قسەیان لەگەڵاکە ئەڵێ زانکو و پەیمانگە ئەهلیە حکومیەکان پزیشکیەکان بکەنەوە پەیمانگە حکومیەکە پزیشکیەکان بکەنەوە هەر تەلەبەیەک بێوێ لەو بەشانە بخوێنە من 1,5 ملیۆنی لێ وەرەگرم نەک 800,000 ئەگەر لە ئەهلی بخوێنێ بە 2,600,000 بات و پارەی داخلیش بدە ئەو قوتابیە جەلا لێرەیە ینی زۆر بێتاقەت ئەبزانی کۆنمرەکەی چەند بووە بۆچی تۆ ئەوەنە بێتاقەتی وە دەبینم ئێستا گریای کۆنمرەکەت چەند بووە ناو لە کوێ گەڕاوەتەوە 99.143 هەیە 6 سەڵتیم هەیە و 1,94ێکم هەیە لە ئەسنادی سلێمانی ناویان ناوم هاتۆتەوە گۆی بڵێ خێران پێکردم هاوڕێکانم هەمووی لە کلار ناویان هاتۆتەوە طبعا من بس لا أسنان ناوم هاتۆتەوە آخر لە باچی تاکە تەلەبەم لە چەند سەماڵە کە 99.143 هەیە و لە طبعا وەرنەگیرام لە باچی هەم زۆڵمە لە باچی بۆچی جامان نادەنەوە بۆچی وەزارەتی خوێندنی باڵا بۆچی هەم زۆڵمە لە تەلەباکە دەرەجەمان نێناوە زیرەک نین ئێمە خوێندکاری نمونەی 99.143 آخر لە 350 پرسیار 3 پرسیارم هەڵەیە خوازانێ بەچی دەردەسەریان 2 ساڵە شەشم تاواو کردووە باشە تۆ بەسنان ڕامێرە بێ بە پارالل بیخوێنێ لە سلێمانی حکومیەکەیە لە تۆ بێ ئەسناوەرگیران بە پارالل بە 50 میلیۆن باشە پارالێل دەمێت باسەوە بکەن پارالێل دەبێت لە حکومیەکە بخوێنن یان ئەهلیەوە بێ پارە بەلە هەر لە حکومی ئەخێنرێ لەگەڵ تەلەبەی حکومی ئاخێنرێ بەڵام پارەبێ پارە بدەی ئێمە پارەیمان ساڵی چەند ئەبێ 10 میلیۆن بدەم بە 98.3 بۆ دەرەجە بەرزەیەوە ئەبێ من 50 میلیۆن بدەم ئەگەر لە تومی ئەزنان بخوێنم داهاتی خێزانیان میلیۆن بۆ 6 ساڵە 50 میلیۆن بۆ 5 ساڵەکە 5 ساڵە تومی ئەزنان ساڵی 10 میلیۆن ئەبێ بدەم بە 98 خێزانتان چەنە ئەتوانن ئەو پارەیەدا بن کە داهاتی خێزانمان لەوانەیە هەموو بژێوی ژیانمان بکەوێتە مەترسیەوە هەموو پارەی هەمانە بدەینە پارەڵەکەی منە لەبەر ئەوەی کە من 98.3 هەیە ئەبێ ئەو پارێش بدەم لەگەڵدا اینجا بتوانم لە توبی ئەسنان بخێرم کە خەونی مناڵی بۆ 13 ساڵە هەوڵی بۆ ئەدەم 2 ساڵ لە پۆلی 6 بووم ساڵێک 96 ساڵێک 98.3 تووشی نەخۆشی شەقیقە بووم خوا ئاگادارە بە کانولەوە ئەچوم بۆ خەستەخا ئەچوم بۆ مەکتەب ئیمتیحان مەکرد بۆ حاڵەمە دەرەجەم هێنا چاکەتی دکتۆرەکەم کڕی بوو لە ناو چاوەکەم بوو بەخوا چاکەتی دکتۆرەکەمە کردە بەرم ئەوە من ئەمە دکتۆر ڕۆژێک دێ ئەمە دکتۆر دوو چاکەتی دکتۆریم کڕی هێشتا دەرەجە نەهات بۆ ئەمە تەواو من دکتۆرم ئەوە نەم حەز لێ بوو لە مناڵەوە خەوی پێوە ئەدینم ئێستا چاکەتەکانم قەت کردووە لە ناو کاتۆرەکەمە دام ناوە بیبەخشم بە کەسێ لەبەر خۆم نابمە دکتۆر ئەمە ویژدانە ئەمە حاڵە من لەوە زیاتر چی بکەم من خەریکە ئەمرم لەبەر دەرس خوێندن چاو کەس بوو من لە پشکا تووشی نەخۆشی بووم آخر چی بکەم لەوە زیاتر آخر ئەمە کەی ویژدانە بەڵێ دیارە جەلال ینی ئەو قوتابیانەی کە لێرن ئەوانەی ئەمڕۆ خۆپشاندانیان کردووە داواکارن چارەنووسیانێک لای بگرێتەوە ینی بەڕاستی ئەوەی کە قسەم لەگەڵاکردن دەڵێن ئێمە ناتوانین لە سیستەمی پارالێل درێژە بە خوێندن بین چونکە وەکو ئەو قوتابی ئاماژەی پێکرد بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ڕامیار عوسمان سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەچینە پارێزگای هەولێر و پەیامنێرمان ئیدریس محەممەد لەگەڵماندا دەبێت ئیدریس سڵاوت لێ بۆم کاتت باش دێنە لای تۆ فەرموو زانیاریەکانی پارێزگای هەولێرمان بۆ بگوازەرەوە دیارە لە پارێزگای هەولێریش لە بەردەم وەزارەتی پەروەردە پێم وایە گردبوونەوەی دەرچوانی پۆلی 12ەیە کە ئەوانش لەبەرەوەی کە دیارە کورسی کەم کراوەتەوە و زۆربەی ئەوانەی کە نمرەشیان بەرزەوە بە شان پزیشکیانی کە بۆیان هاتوێتەوە یا بەشە خواستەکەی خۆیان بە شێوازی پارالێلە کە ئەمەش دوای ئەو لێدوانەی وەزیری
وەزیری پەروەردە هات کە باسی لەوە کرد خوێندن بەم شێوازە بۆتە بارگرانی بەسەر حکوومەتەوە توانای ئەوەیان نییە بۆیە دێن بەشێکی خوێندن دەکەنە بە پارە بەڵام لە هەمان کات لە زانکۆ حکومیەکان پاراڵێلیان پڕ کردوتەوە لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی گرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجام داوە بۆ ڕۆژی دووەم قوتابیان بە دروشمی جیاواز بە وتافی جیاواز ئەم ڕەپێوانەیان کردو ئەم گرتبوونەوەیان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا ئەنجام داوە من دەمەوێت لە خۆیانەوە دەست پێ بکەم بۆچی بۆ ڕۆژی دووەم لێرەنا و ئەم فۆرمێکەوە بەدەستی منەوەیە بەراوردە لە نێوانی وەرگرتنی قوتابیان لە نێوان ساڵانی 2020 بۆ 2021 و 2021 بۆ ساڵی 2022 و من دەمەوێت سەرەتا لەوانەوە دەست پێ بکەم دواتریش ئاماژەیەک بەو نووسراوە دەکەم سڵاوتان لێ بە خاتون پێم بڵێ داواکاری ئێوە چێ بۆچی لێرە گرتووە ساڵتە بەناوی خۆی گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم ئەمە دەمانەوێت لێرەدا پەیامی ئەوەی بگەێنین دەمانەوێت کورسەکان زیاد کرێت پاراڵێت کەم بکرێتەوە معقوڵ نییە یعنی بەشەکی کەم لە قوتابیان لە خوێندنی خۆڕایی وەرگیران باشە ئێوە بەنیازی چین تاکەی لێر دەبن وا لایەنە پەیوەندیارەکان چی پێ گوتووە هەتا ئەو کاتێک وەڵامان دەدەینەوە وەڵامان دەدەنەوە لێرە دەبێت باشە ئەگەر ناهەڵوێستیت کەمان دەبیت بەڕاستی دەمانەوێت یعنی مافمان بگەڕێنەوە زۆر باشە دەست خۆش بێت من قوتابیان زۆر لێرن من دەمەوێت بە شێشتر لە قوتابیانە وەربگرم سڵاو لێ بە خاتون ئەگەر پێم بڵێ ئێوە بۆچی لێرن و بەرنامەی داوتتان چێوە چونەتە لای لایەنی پەیوەندیارەکان لای وەزارەتی خوێندنی باڵا چیان پێگوتون سلام علیکم ئەم بەخۆم خەریزم بەس خوشکم سەفشەش بۆ ئەو ساڵەکە ئەو غەدرێ ئەو ساڵ لە تەڵەبان کرا هیچ وەختێک نەکرایە یعنی لە معدل 98 چێوە تەڵەبە بەدری خۆی نێتەوە باشە یەک لە شتەکانەوە من دوو ڕۆژ هاتوچۆی ئێرە دەکەم بە هزار گیان الله تا گەیشتی مەجموعەتی سەرەوە دەرێن باشە کاکە ئێستا ئەو معدلە تەبعاً ئەوە با دیار بی لێرە هەتا 3 پوینت دیارە لەکن تەڵەبەی لە ناو سیستەم دەرێ مەسەلاً دەرەجەی خوشی من 98.000 باشە لە ناو سیستەمی کرەوان هەتا 6 پوینت پیشان دەدا ئەمە خەریجی هەندەسەی منازم ئەو ڕقەمی بخینمەوە ئەو لەکەینەوە لەکنەوە سیستەم ئەو هایلاتیە شەشە ئەوەش سەرم باشە ئاتێ دەرێن باشە دیمادەم پاراڵڵم ننووسێت چونکە کابرا معدەلی 98 من چ مجبورم پارێ بدەمە حکوومەتی کورسیەکانتان سەراو بن کردیا پاراڵێتە هەر نەنووسیوە نەنووسێ بەڵام ئێستا کە لۆم هەیە لەبەرەوەی معدەلی خوشی من وەرگیرە بەدێم تەماشا دەکەم گوتم خەی رووسیا داک و باب دەرێکا کە مڵکی دەفرۆشم بەس با کچەکەم بگاتێ دەچم تەماشا دەکەم دەڵێ 296 دەرێم ئەوە بەچ حساب کرایە بەچ نەوعەک حساب کرایە دەڵێ دەرسی هاوپەیوەندە ئەمە ڕێبەریمان هەیە لە ڕێبەری لە بۆ زانکۆ پزیشکیەکان عادەتەن کیمیا ئەحیا مهمە لەگەر ئینگلیزی لەبەرەوەی من هەت ئینگلیزیە هاتێ دەڵێتێ ئەتەترە من باشتر دەزانی ئەم دەرم دەرسی هاوپەیوەند کیمیا فیزیا ئەحیایە باشە فیزیا ڕەبتی بە هەندەسەی هەیە بیرکاری هەندەسەیە فیزیا نەبووە لە بۆ طبی حساب کرێ عادەتەن کیمیا ئەحیا زۆر ئینگلیزی لەبەرەوەی من هەت ئینگلیزیە دەڵێم باشتر دەزانم یان ئەتوو هیچ مەرجەکمانیە لە ڕێبەری ئەو شتە باس کرابێ ئەوش غەدرەچی دی یعنی بەجددی ئەسڵەن هەبوونی مەقعدی ئەهلی لەناو جامیعەی حکومی معنای چێوەرەوەم پێ برێ هیچ حکمەتت شێدانی بەڕاستی ئەگەر پێتان بەڕێوە نابردرێ دێمەسە تەلەڤیزیۆنی خەڵکی نە زانکۆی دەکەمە ئەهلی تەواو هۆی پێ ناوێ خەڵک بە حسابی خۆی بکە ئەو خانیە و سیارەی دەفرۆشم یعنی ئەوان مەبەستیان ئەوەیە زانکۆکان ئەگەر مەبەستیان ئەوە نیە هەموو شۆکەتێ لە تەڵەبەی دەدا معقولە نۆتونۆی بینی نەگەی ئەو شتەی دەتەوێ یعنی لە دەرێ ئەتو نۆتونۆی بینی دەست تەپڵی سەرکە یعنی دەبێ ئەو سەرۆک وەزیر و حکومەت و هەموو دەبێ خەنیبی ئەو هەموو عەبقاریەتی عەبقاری دەگریە هەموو بە فەرمێسک ئەو دەرەجاناتیە ئەخە نۆتونۆ نەگاتە ئەو شتەی دێوێ لە نۆتونۆی چێوە 98 نەگاتە خوشکی من 98 هینا لە یەک جامعەی ناوی نهاتۆ طوبیەکان لە هەندەسەی ناوی هاتۆ لۆ چونکە پاراڵڵمان نەنووسیە بەداخەوە مع الأسف سپاس دەکەم بەڵێکانێتی دیسکە لە هەولێرەوە لەگەڵمان نبووی دەچینە کەلار لەوێژگردبوونەوەی قوتابیان و دەرچوانی پۆلی دوانزەیە بابزانین ناڕزایەتیەکەی ئەوێت چۆنە دەچینە لای پەیامنێرمان هاوار محەممەد هاوار سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش گرنگترین زانیاریەکان لەوێ چین قوتابیانی دەرچووی پۆلی دوانزەیە ئامادەی لەوێت چی دەڵێن ناڕزایەتیەکەیان لەسەر چیە؟ سڵاوی خۆی گەورە لە ئێوە لە بینەرانی کەناڵی پێیان بێت من ئێستا لەسەر شەقامی سەرەکی کەلار بۆ کفریم ئێرە بەردەم سەرۆکاتی زانکۆی گەرمیانە دیارەمە قوتابیانی پۆلی دوانزەن ماوەی 2 ڕۆژە لە دوێنێەوە دەستیان کردو بە خۆپشاندان و دەربڕینی ناڕزایی دژی لیستی ناوی ڕاگەنراوی قوتابیان لە زانکۆ پەیمانگاکان دژی ئەو لیستی کە ڕایانگەیانەوە بەشێکی زۆر لە قوتابیان لەلایەن وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانەوە لیستێکیان ڕاگەیانەوە کە بە وتەی ئەمان پڕێتی لە نەعەدالەتی پڕێتی لە
بڵێن ناحەقی دەرهەق بە مادووبوونی قوتابیان کە بەشێک لەم قوتابیانە لە ئێستادا بە کۆنمرەیەکی بەرزەوە ناتوان لەو بەشە بخوێنن کە مافی خۆیانەوە کە لە ساڵانی پێشوە بە هەمان شێوە با بڵێن لیان خوێندووە بۆیە لە ئێستادا دەستیان گرتو بە دەربڕینی ناڕەزایی و دەربڕینی ئەنجامدانی خۆپشاندان بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێم و وەزارەتی خوێنی باڵا بەدەم داواکاریەکانیانەوە بێت من ئێستا لەگەڵ قوتابیەکدا قسەکەم ئەگەر پێم بڵێ ماوەی 2 ڕۆژە لەسەر شەقا من داواکاریەکانتان چییە؟ پێشەکەی بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ماوەی 2 ڕۆژ ئێمە لەسەر شەقامین خۆپشاندانەکەین ئێمە داواکارەکانمان ئەوەیە کە کورسە دزراوەکان بگەڕێنەوە بەڕاستی ئەوان وتیان کورسی زیاد دەکەین بەڵام کورسێ خۆڕایەکانیان کەم کردەوە بەڕادەیەک من کۆنمرە 97.6 لە شیکاری نەخۆشی سلێمانی ناماتەوە من بە 2 ساڵیش بڕیمە بە 2 ساڵ بڕیمە بۆ ئەوەی تۆپ سایدەلە نامێتەوە ساڵی پار ئەو نمرەی من لە تۆپ سایدەلە ناوی هاتوتەوە شەوم ناوەبان ڕۆژ ناوبان شەوە بۆ ئەوەی لە تۆپ سایدەلە نامێتەوە بەڵام ئەوان کورسەکانیان هەمووی دزی نمرە بە شێوەیەک بەرز بووەوە کە ئەو نمرەیە من لە تۆپ سایدەلە وەرنەگیرا لە شیکاری نەخۆشی ناماتوتەوە بە ئەڵێن بڕۆنە پاراڵێر کورسی پاراڵەمان زیاد کردو ئێمەش وەکو مناڵی فەقیر لە توانامانە نییە بڕێنە پاراڵێر بۆیە داواکارم لە خوێندکاران لە کەسوکاری خوێندکاران هەمویان بێنە سەر شەقامەکان داوای هەڵەشانەوەی ئەنجامی زانکۆلاین بکەین بەڵێ ئێمە بەهی شێوەیە ئەم زوڵمە قبول ناکەین داوای هەڵەشانە ئەنجامی زانکۆلاین نەکەین پێویستە بە زووترین کات بەدەم داواکارەکانمانەوە وەرن دیارە بەشێکی زۆر لە با بڵێن قوتابیان داوای ئەوە دەکەن کە بە یەکجاری لیستی ناوی ڕاگەندراوی قوتابیان زانکۆ پەیمانگاکان هەڵبۆشێتەوە بۆی ئەوەی کە زۆرینەی قوتابیان بەدڵی خۆیان ناوێ ناتوو ئەمە وچمە لای قوتابیەکی تر کە لێرە لەسەر شەقام بۆ داواکاری مافی خۆیان و سەر شەقام سڵاو لێ بێگەر پێمان بڵێ داواکاری ئێوە چییە و کۆنمرەت چەندە لە چ بەشێک ناواتەوە؟ من خوشکی خوێندکارێکم لێرە وەکو کەسوکاری هاتوم پاڵپشتی بکەم زۆربەی هەرە زۆریان دەرەجەیەکی ئێجگار بەرزیان هێناوە بەڵام لەو بەشە ناوێ نەهاتۆتەوە کە شایەن بە نمرە و بە هیلاکیەکەی بێت خوێندکار ئێستا ئەبینی ئەوانەی لەسەر جادن بەشی هەرە زۆری لە 95 بەرەو سەرەوەیە لە بەشێک وەرگیراوە کە ئەستن ساڵانی تر ئەو نمرەیە نەبووە یعنی بۆچی ڕێز لە ماندووبوونی تەلەبە ناگیرێ خۆیان سیستەمی پەروەردەیان کە سەقەت بووە کە بەو شێوە بووە منهەجیان کەم کردوتەوە دەرەجە بەرز بووەتەوە ئەبوو پێشتر حەلێک بۆ ئەم وەزع بکەن یعنی نابێ ئێستا بە تەلەباڵێن بە شێوەیەکی خراپ فۆرمی زانکۆلاینیان پڕ کردوێتەوە هیچ کات ئەم هەموو تەلەبە فۆرمی زانکۆلاین بە هەڵە پڕ ناکاتەوە ئەمە کێشە لە خۆیانە کە ئاوایان لە وەزع و لە ماندووبوونی ئەم هەموو تەلەبەیە کردووە بەڕاستی گوناحن هیوادارم حکوومەت لایەکیان لێ بکاتەوە دیارە وەک ئەم خوشکە ئاماژەی پێەیە خوشکی یەکێک لە قوتابیانە کە دەرچووی پۆلی دوانزەیەوە دوێنێش لە ناو خۆپشاندان کە لە بەردەم بەڕێوەبەراتی بەرەودەی گشتی گەرمیانە ئەنجام درابوو بەشێک لە دایک و باوکانی قوتابیانی پۆلی دوانزە ئامادەیان هەبوو بۆ پشتیوانیکردنی داوای قوتابیەکانیە دیارەکە مەترسیەکە ئەوە دەرەخات کە لە ساڵانی داهاتووە زۆرینەی قوتابیان زۆرینەی ئەو ناوانی کە ڕادەگەێنە لە زانکۆ پەیمانگاکان بچێتە پاراڵێل یاخود خوێنی ئێواران واتە بە پارە بخوێنێ واتە کورسیەکانی خوێندنی خۆڕایی لە زانکۆ پەیمانگاکان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانە بە ڕێژەیەکی ئەو نەکەم کراوەوە ترسی لای قوتابیانی ئەمساڵی پۆلی دوانزەش دروست کردو بە شێوەیەک لە شێوەکان کە وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن بەشێکیان دوێنێ لە خۆپشاندانی دوێنێ ئامادەیان هەبوو ترسی ئەویان هەبوو کە دوایان لێبێت لە ساڵانی داهاتوە نەتوان درێژە بە خوێندن بن و بە شێوەیەکی زۆر سارد بوونەتەوە لە خوێندن بەوەی ئەوەی کە لیستی ڕاگەیەندراوی ئەمساڵ با بڵێن زۆرینەی ئەو قوتابیانی کە دەرچوون یاخود ئەگەر کۆنمرەی بەرزی هەیە ناچارە بچێتە خوێندنی پاراڵێل یاخود خوێندنی ئێوان وانشی کە نمرەیان کەمە بەشێکیان ناویان ناتۆتەوە یعنی من قسەم لەگەڵ قوتابیا کردەوە بە 86ەوە ناوی ناتۆتەوە قسەم لەگەڵ قوتابیا کردەوە بە 75ەوە لە بەشێکی وان ناوی هاتوتەوە کە ساڵانی ڕابردووە لە ئەو بەشە کە 6 بۆ 65 وەرگرتووە ئەمەگەر گوێ لێم بێ هاوار دەبێت بزانم جیاوازەوەی ئاماژەت بەوە کرد بەشێک لە دایک و باوکی قوتابیەکان لەگەڵ یانە لەسەر شەقام ناڕزاییان دەربڕیوە کێ هەیە پشتیوانی ئەم قوتابیانە بکە و وەڵامی بەڕێوەبەرایەتە گشتیەکان بەرپرسانی پەروەردە لەو ناوچەیە چی بووە بۆیان چیان پێڵێن ئایا هیچ ئەنجامێکی هیچ دەرگایەکی شەکوا کراوەتەوە؟ بەڵێ تا ئێستا ئەوەی کە هەیە ماوەی 2 ڕۆژە ئەم قوتابیانە لەسەر شەقا من هیچ بەرپرسیەک و هیچ با بڵێن بەکاربەدەستێکی حکوومەت نەهاتوو بەدەمیان بۆ ئەوەی کە بەشێکی زۆری داواکاریەکانیان لەلایەن خوێنینی باڵاوە لەلایەن وەزارەتی پەروەردە و چارەسەر دەکرێت لەلایەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی گەرمیان تەنیا ئەوەندەیان پێودراو کە هیچ لە دەسەڵاتی ئەمانە یاخود تا ئێستا هیچ کەسێک ناتوە لەسەر شەقام بەدەم داواکاریەکانیانەوە بێت و زۆرینەی داواکاریەکانی ئەمانیش کە لە خۆی لە هەڵوەشانەوەی سیستمی زانکۆلایندا دەبینێت خۆی لە
دووبارە با بڵێن هەڵبژارنەوەی لیستی ناوی با بڵێن ناوی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکانە دەبینێتەوە لە دەسەڵاتی وەزارەتی خوێنی باڵا و حکوومەتی هەرێمی کوردستانە بۆیە ئەمان تا ئێستا وەک بڕیاریان داوە بەردەوامن لە خوشەنە تاکو فشار دروستکەن لەسەر حکوومەتی هەرێم و وەزارەتی خوێنی باڵا بۆ ئەوەی کە دووبارە پێداچوونەوە بە لیستی ناوی ڕاگەندراوی قوتابیان لە زانکۆ پەیمانگەکان بکات. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان هاوار محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکان بەڵە بەڕێزان دەچینە قەزای دەربەندی خان کە لە قەزای دەربەندی خان جیاواز لە شار و چارەچەکانی دیکە مامۆستایانی وانە بێژ گردبوونەتەوە و ناڕزایەتی ئەنجام دەدەن بۆ گرتنی زانیاری زیاتر دەچمە لای پامنێرمان وشار محەممەد وشار سڵاوت لێ بەم کاتت باش دێنە لای تۆ زانیاری زیاترمان لەسەر گردبوونەوە و مانگرتنی مامۆستایانی وانە بێژ بۆ بگوازیتەوە فەرموو. شەیدا سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە شارە زورەوە لەگەڵتانم ئەمجارەیان لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی شارە زور بۆ ماوەی زیاتر لە 15 ڕۆژە مامۆستایانی وانەبێژ لە سنووری شارە زور هاوشاری شارستانی دیکە هەرێمی کوردستان بەردەوامن لە دەربڕینی ناڕەزایەتیەکانیان لە هەمبەر خراپی گوزەران و کەمی مافیان دوای ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە بڕیارێکی نوێی دەرکرد کە بڕەپارەیەکی بۆ دیاریکردن ئەمەنە بۆ هۆکاری ئەوەی کە مامۆستایانی وانەبێژ بنێرێنێتەوە ماڵەوە واز لە خۆپشاندن و مانگرتن و بایکۆتکردن بهێنن ئەمڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو بەردەوام بە پێی زانیاریانی بە دوواداچوونم کردووە بڕیارە ئەمڕۆ مامۆستایانی وانەبێژ یاخود نوێنەرانی مامۆستایانی وانەبێژ لە سەر شارەکانی هەرێمی کوردستان لە ناوەندی پارێزگای سلێمانی کۆ ببنەوە بە پێی زانیاریانی دەستم کەوتووە ئەگەر هەیە بڕیار هەیە کە بایکۆت یاخود مانگرتنی مامۆستایانی وانەبێژ هەڵبەسێنرێ هەرچەندە ئەگەریش هەیە بەردەوام بێت بەڵام ئەگەری بەهێزەوەی پێ و بە دوواداچوونانی کردومانە مانگرتن و کان ڕابگرن بە پێی هۆکاری ڕاگرتنەکەش بۆ ئەوە دەگەڕێنەوە دەڵێن نزیکەی 20 ڕۆژ بایکۆت کردووە لە هەمان کاتە ئەمە وا دەکات بەڕێوەبەرە ئیداریەکان و بەڕێوەبەری قوتابخانەکان دەستکراوە بکات لەوەی لە بری مامۆستایانی وانەبێژ یاخود مامۆستای وانەبێژی دیکە بێن یاخود مامۆستای میلاد پەڕی بکەنەوە لەبەرەوە ئەڵێن بۆ ئەوەی کە جۆرەکان مامۆستایانی وانەبێژ دەبنە مزەحمی قوربانی بڕیار ئەدەن کە هەڵبەسێنن تا ئەوەی کە ڕێگە چارەی تر یاخود شایەتی لە ئایندەدا بکەنەڕوو من لە ئێستادا مامۆستایەکی وانەبێژم لەگەڵای ئەمەوێ زیاتر زانیاریەکان لەوان وەربگرم مامۆستاگەر فەرمونە ئێرە باسێکی معاناتی خۆتان 20 ڕۆژ لەسەر شەقام نزیکەی 20 ڕۆژە ئەتانەوێت کەی کۆتایی بە بایکۆت و مانگرتن بێن لە کاتێکدا حکومەتی هاتە سەرخەد ئایا بۆچی ئێوە ئقناعتان بە داواکاری مامۆستایان یاخود سەرپەرشتیاری پەروەردە نەکردەوە وەزارەت سەرەتا بە ناوی خوای گەورە بە خێراتنی کەناڵەکەتان دەکەین سپاس دەمیستە لەگەڵمان نابوون پەیامی ئێمەتان گەیاندووە بە حکوومەت لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان باکانە سەیری مامۆستایانی وانەبێژی کردووە هەوڵ و ماندووبوونی مامۆستایانی وانەبێژ بەکەم سیرکراوە بەداخەوە ئێمە مامۆستایانی وانەبێژ وانزیکی 20 ڕۆژە 18 ڕۆژ ڕێکە لەسەر لە بەردەم پەروەردەکانە داوای مافی خۆمان ئەکەین بەڵام ئەو داوانە لە ئاستموحی مامۆستایانی وانەبێژانە بۆ ئێمە داوای دامەزراندنمان کرد بەلایانی کەمەوە بکرێن بە گرێبەز ئەگەر هیچ نەبێت بەم بڕە مەقتوعایە مامۆستایانی وانەبێژ بکرێن بە مەقتوعە بکرێن بە گرێبەز لەژێر ناونیشانی مامۆستای وانەبێژ دەربکرێت ئەو ناوەمان لێ بکرێتەوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکاری مامۆستایانی وانەبێژەوە ناتکرد جیلێکی خەمخۆری کەرتی پەروەردە و هەرێمی کوردستانەکان ئەبوایە وەزیری پەروەردە خەمخۆرانەتر مامەڵی لەگەڵ ئەم دۆخەدا بکردایە مامۆستاوەتی بیدیم کردووە زۆربەی ئافرەکان لە بچینی مامۆستایانی وانەبێژەوە بەهۆی ئەوەی کە داهاتەکەنەوە سنوودار بێ بۆ ئافرەتێک باش بێ بەڵام بۆ کوڕێک یاخود بۆ کەسێکی دیکە ڕەگەزی بەرامبەر ئەو بابڵ ئیسپاری نەبێ لە هەمان کات چاقەزانین بەشێکی زۆری گەنجان بۆیان لە هەندێران کردووە پێت وانێ 200,000 کەس کە 20,000 مامۆستای وانەبێژ ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە ئەگەر بێت و بێهیوا بکرێت ئەمە هێندەی تر گەنجان بەرەو جۆرێک لە هەڵدێر و جێشتنی وڵاتەکە گرنگ نییە کە بە جددیتر لەسەر ئەم بابەتە بڕوانێت بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆایە ئاوری زیاتر و جددیتری لە مامۆستایانی وانەبێژ بەتایبەت جیلی گەنجان و خەمخۆرانی وڵات داتەوە چونکە ئێمە مامۆستایان جیلێکی دڵسۆزین یعنی جیلێکی دڵسۆزین بۆ هەرێمی کوردستان و بۆ کەرتی پەروەردە و کەرتی فێرکردن بەڵام بەداخەوە لە هەموو وڵاتێکە گەنج سەرمایە ئەو وڵات هەیە بەڵام لە هەرێمی کوردستان بایاغ بەو سەرمایە و ئەو سەروەتە نەدراوە بەداخەوە وەکو پێویست ئاور لە مامۆستایانی وانەبێژ نەدراوەتەوە سپاس بزانیەکان و جەلال کە ئەمەی دەبینن مامۆستایانی وانەبێژ لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی شارزووەک لە پێشدا ئاماژە پێکرد بەردەوامن لە وتنەوەی وتافات دژی ئەو نەعەدالەتیەتی خۆیان باسی دەکەن لە هەمبەر مافەکانیان ئەوە باسەوە دەکەن مافی ئەوان هیچی کەمتر نییە لە مافی
مامۆستایانی میلاک بەڵام بەهۆیەوەی کە حکومەت جۆرە ژێران ئیستیقلالی مامۆستایانی وانەبێژی کردو لەوەی کە بە شێوەیەکی جدی بەردەوامن لە کار کردووە لە وتنەوەی وانەکان بۆتە هۆکاری ئەوەی کە بە گرنگیەوە لە ڕۆڵیانە ڕێوە بەشێکی زۆری ئەو مامۆستایانش کە لە ئێستادا باس لەوە دەکەن کەوانەبێژن بەهۆیەوەی کەوانەبێژن بۆتە هۆکارێکی ئەوەی بتوانن بە باشترین شێوە ژیانی خۆیان فراهم کە ناچار بیر لە کاری دووەم و سێمیش بکەنەوە ئەمانش پیان وایە بیرکردنەوە لە کارێکی تر بۆ ئەوەی کە بژێوی ژیانیان دابین کا بێتە هۆی ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان کوالیتی کارکردنیان خراپتر بێ لە قوتابخانەکان ئەوان باسنەوە دەکەن کە بێت و موچیان کرێتە ئاستێکی پێویستەوە ئەوان دەتوانن بە باشترین شێوە خزمەتی کەرتی پەروەردە و خوێندکاران لە هەرێمی کوردستاندا بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان هوشیار محەممەد سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی. بەڵازیزان دەچینە چەمچەماڵ لای پەیامنێرمان جەلال جەباری. جەلال سڵاوی خوا لێبێت ئەم کاتت باش. گرنگترین زانیاریەکان لای تۆچین پێم وایە شوێنەی کە توی لی جیاوازە لە دەربڕینی ناڕزاییەکان لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان. بەڵێ سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش دیارە بۆ خۆت ئاماژەت پێکرد بە دەر لە گردبوونەوە خۆپشاندان و جەنجاڵەکانی ژیان و بە مەبەستی گرنگیدانی زیاتر بە بەرهەمی ناوخۆ ئەمڕۆ گروپی ژینگە و ژیان لە قەزای چەمچەماڵ لە ژێر ناونشانی گەڕانەوە بۆ سروشت فستیڤالێک بۆ بەرهەمە پاییزەکان ساز دەکات لە قەزای چەمچەماڵ. دیارە فستیڤالەکە لەمڕۆ دەستی پێکردووە لە کاتژمێردەی سەر لە بەیانی و بڕیارە بۆ ماوەی 6 ڕۆژ و تا 11 بەردەوامی هەبێت ڕۆژانە لە کاتژمێردەی بەیانی تاکو هەشتی شەو و هاوڵاتیان ئەتوانن بۆ دامینکردنی پێداویستەکانیان بە تایبەتی لە بەرهەمە ناوخۆیەکانە سەردانی فستیڤالەکە بکەن. ئەوە شوێنی فستیڤالەکە لە باخچەی هەشتی ئادارە لە نزیک پردی یەکتر بڕی مامەڕیشە لەسەر ڕێگای خێرای ناحیەی شۆڕش و قەزای چەمچەماڵ. من ئەچمە لای چەند میوانێک ئەگەر کات و دەرفەت هەبێ ئەگەر وێنەگرەکەم لەگەڵ مابێت کاکەم کاتت باشە گەر بێتە ئێرەوە عەزیەت نەبێ پێم بڵێ وەکو بەشداربوویەک بەچی بەشداریتان کردووە و گرنگی ئەم جۆرە فستیڤالانە لە چی ئابیننەوە فەرموو. بەخێراتنی کەناڵە پیرۆزەکەتانەکەم یاخوا بەخێر بن. ئێمە وەک بەرهەمی شتە کوردیەکان کە بەشداریمان کردووە لەم فستیڤالە بە گوێز بە هەنگوین بە باسق بە هەنجیر بە ڕووبەهەنار بە دۆشاوی تو بە ڕۆنی خۆماڵی بە قەیسی بە قەزوان بەم شتانە کە بەشداریمان کردووە شتێکی پاییزێ و بەرهەمێکە هێنامانە عەرزمان کردووە لێرە بۆ بینەرەکانمان. لە ڕووی نرخەوە ئەم نرخانە لەگەڵ بازار ڕاجیاوازی هەیە؟ جیاوازی هەیە بەڵێ جیاوازی هەیە و شتەکانیش فەرقی هەیە. ئێستا لە هەنگوین لە باسق لە هەنجیرەکەشمان فەرقی هەیە گوێزەکەمان فەرقی هەیە شتەکانمان بەرهەمێکی خۆماڵیە و هەم لە ڕۆنگ لە هەنگوین ئێستا و ئەو لیمۆمان هەیە ئەو لیمۆیەکی لیمۆ شیرازیە بە تایبەت بۆمان دروست کراومان هاتووە. ئەو نعنایەکمان هەیە شتێکی تایبەتە ئەویش هەر بە تایبەت بۆ خۆمان دروست کراوە تایبەتە بە خۆمان کە لێرە عەرزێکن و ئەفرۆشێ وەک قەیسیەکەشمان هەر شتێکی کوردیە و بەرهەمێکی تازەیە. بەڵێ سعرەکانیش بە چاو بازارە فەرقێکی زۆر جیاوازی هەیە. بەڵێ تا چەند پێویستە ناو بە ناوگرنگی بەم جۆرە فستیڤالانە بدرێ بە مەبەستی ساختکردنەوەی بەرهەمە ناوخۆیەکان زیاتر پێویستی بەم بەرهەمە ناوخۆیی خۆمان هەیە وەک لەوەی بەرهەمی هاوردە بێتە ناو وڵاتەکانمان. ئێستا هەیە هەندێک هەیە چێ بەرهەمی هاوردە ئاخواوی کە لە دەرەوەیەتە ناوین ناو وڵاتەکەمان زیاتر تووشی نەخۆشی و شتی خراپیەکە تووشی خەستەخانەیەکە تووشی عیاد و عیادەکاریەکە بەس بەرهەمە کوردیەکان وانە هەیە بە چەند لەوانەیە گەر لەم بەرهەمە کوردیانەیە 50,000 40,000 فەرق بێ لە مایەکە ئەگەرم بەرهەمانە بەکاربێنێ بەس لەگەر بەرهەمی هاوردە بەکاربێنێ زیاتر تووشی نەخۆشیە بن زیاتر شتێکی ینی تەبیعی نییە و شتانی کە هاوردەی وڵاتمان نەکرێت. بەخێراتی کەڵام. بەڵێ من ئەگەر کاتم هەبێ لەگەڵتان بەردەوامە بم یەک دوو بەشدار بووە شتر وەرەگرم دیارە لێرە خاتونەکانیش هەر هاوشێوەی پیاوان بەشدارن لە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵم. بەڵێ کاک ئەحمەد داواکەن دیمەنمان بۆ گوازنەوە ئەگەر ئێوە وەکو خۆتان پێمان بڵین بەچی بەشداربوونە و گرنگی جۆرە فستیڤالانە لە چیابینەوە. بەخێربێن ئێمە سەرەتا بە سابوونی ئامەنیا بەشداریەکەی کە سابوونێکی سروشتیە خواستی کڕیاریانی لەسەرە ئیتر ئەمە هەشتم پێشانگە بەشداری بکەین بەرهەمەکانمان بەرهەمی ناوخۆیە.
گرنگی ئەم جۆرە فستیڤالانە لە چیا بینەوە تا چەند پێویستە ناو بەناو لە شار و شارۆچکەکان لە ساڵێکا بڵین چەند جارێک گرنگی بەم جۆرە فستیڤالانە ساڵانە هەقە گرنگێکی زیاتری پێ بدرێت چونکە لەبەر ئەوەی نرخی لە چاو بازاڕە کەمترە خواستی کڕیارانیشی لەسرە ینی کڕیاران زۆر ڕووی تێکەن لە فستیڤالەکان لە شار و شارۆچەکان دێن سەردانی پێشانگاکانەکەن لە ڕووی نرخەوە لەگەڵ بازاڕە ئەم کەلوپەلانەی لێرن چ ئەوەی بەڕێستان چ ئەوانی تر لەگەڵ بازاڕە هیچ جیاوازیەکی هەیە بەڵێ لەگە بازاڕە جیاوازێکی ئەو بەرچاوی هەیە چونکە لەبەر ئەوەی ئەمە پێشانگایەکە بۆی کڕیاران زیاتر ڕووی تێ بکەن و خواستی زیاتری لەسرە خۆشبی بەخێربێت. بەڵێ کاک جەلال من ئەگەڕێمەوە لای ئێوە دیارە ئەوە وتەی چەند بەشدار بوویە بوو لە فستیڤالەکە کە بە گرنگیەوە باس لەم جۆرە فستیڤالاناکەن بە وەک ئاماژەم پێکرد بڕیارە فستیڤالەکە بۆ ماوەی 6 ڕۆژ تا 2 بەردەوامی هەبێ لە پارکی هەشتی ئادار لە قەزای چەمچەماڵ. بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان جەلال جەباری زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵ ماڵ. بەڵازیزان درێژە بە ڕووماڵی ناڕزایەتیەکان دەدەین وەک ئاماژەمان پێکرد 2 ڕۆژە قوتابیانی پۆلی 12 بەهۆی دەرەنجامی زانکۆلینەوە ناڕازین لەسەر شەقام لە لایەکی دیکەوە ئەمڕۆ نزیک بە 19 ڕۆژە لەوەی کە مامۆستایانی وانەبێژ لەسەر شەقامن ناڕازین بەرامبەر بەوەی کە نزیک بە 14 ساڵە یاسا یاخۆت ئەم داهێنانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە کردوێتی مامۆستای وانەبێژ پێشتر مامۆستای گرێبەستی ژەبوو گرێبەستەکان ئەمووی کرانە فەرمی مامۆستای وانەبێژ وەک خۆیان ئاماژە دەکەن هیچ مافێکیان نییە ئەو ڕۆژەی کە نەچنە ناو مەحازەڕەوە ئەتوانم بڵێم موچەیان نییە لە کاتژمێرێکدا کە دەچنەوانە دەڵێنەوە 4000 دیناریان پێدەدرێت کە ئەمە ئێستا مافێکی زەوتکراوی مامۆستایانی وانەبێژە پێشێل دەکرێت چەندە موچێکی مەقتوعیان سابەتیان بۆ دیاریکردن بەڵام ڕەتیان کردوێتەوە بڕێروا بوو پەرلەمانی کوردستان لەسەری کۆبێتەوە کۆبوویەوە بەڵام بەهۆی ڕفتارە ناشرینەکانی هەندێک لە پەرلەمانتارانەوە ئەتوانە بڵێم بە کۆی گشتی دۆسیەکە ئێستا خەریکە لە بیریش دەبرێتەوە لە بەرەی خۆپیشاندانی قوتابیانی پۆلی 12 هاتە سەر بۆیە پێویستە پەرلەمانی کوردستان هەڵوێستی لەسەر دامەزرانی مامۆستایانی وانەبێژە بێ هەرچەندە بەداخەوە سەرۆکی پەرلەمان ئاماژەی بەوە کرد هەر 111 پەرلەمانتارەکەمان ناتوانین یەک کەس لەوانە دابمەزرێنین کە بەداخەوە لەم لالۆلا لە ڕێگەی تەسکیی حزبیەوە هێشتا هەر دامەزراندن هەیە و نکۆڵی لەمە ناکرێ و هەیە و کراوە بۆیە هێشتا نەڕزایەتیەکان بەردەوامن دەچینە 3 سادق لای پامنێرمان سۆیب محەممەد سۆیب سڵاوی خوالێ بێت لای تۆ زانیاریەکان چین قوتابیانی پۆلی 12 مامۆستایانی وانەبێژ درێژە بە ناڕزایەتیەکانیان دەدەن سۆهێب ئەگەر گوێت لێمانە فەرموو زانیاریەکانمان بۆ بگوازەرەوە یاسمانی پێیان بێت گربوونەوە و ناڕزایەتی مامۆستایانی وانەبێژ لە قەزای سادق بەردەوامی هەیە مامۆستایانی وانەبێژ لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای سەی سادق گربنەوە ئەوان داوای سەرەکی مامۆستایانی وانەبێژ کە چەند ڕۆژە ناڕزایەتی دەردەبڕن داوای دامەزراندن دەکەن من دەمەوێت زانیاری زیاتر لە مامۆستایەکی وانەبێژ وەربگرم مامۆستاگەر بێت ئێرۆ سڵاو لێبێت داواکاریەوە زیاتر چییە ئەو بڕیارە ڕاست ئێمە داواکاریمان هەرە و داواکاریەکە هەبووە ئێمە ئەبێ بە گرێبەستان بەجێین یاخود بابدین بە مامۆستایەک هەموو پیازادەکانی ماگرێت بەڕێوەبەری پەروەردەی سەی ساڵێک چێستە داوای لێوە کرد کە بێن بۆ لای ئێوە وەڵامتان چێ وڵی بەڕێوەبەری پەروەردە بوو ئەوە ئێمە بانکا کە بچینە سەرەوە و ڕێکەوتنی بکەین و بایکۆت بشکین بایکۆشکانی ئێمە تەنها بڕیارانەی کراوە سەبارە بە مامۆستای وانەبێژ چی دەڵێن ئەو بڕیارە دەمێکە هەیە ئێمە بەم بڕیارە ڕازی نەبوون ئەگەر ڕازی بنێ هەر کێشە خۆش ئەو مۆدەلەمان نەبووان بۆیە ئێمە یعنی پێوەندە دەڵێت سەرکاران بەڵامتان چی وەڵای ئێمەش باشمان داوە بموشەیەک ئەمە ئاخیرێت ئێمە لێراشتێک وەزیر و نایشتێت بەڵێ سپاس بۆ تۆ مامۆستای
وانە پێش سبینی ڕۆژی نێدەوام نیە مامۆستایانی وانە پێش لە سوپری بەڕێوەبەرایەتی نیازیان وایە سبینێش بێن بەردەم استیساد و بەردەوام بن لە ناقەسایەتی. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان سوهەیب محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵە بەڕێزان دەچینە قەزای ڕانی و پەیامنێرمان ڕێناز ئەرسەلان وەردەگرین. ڕێناز سڵاوت لێ بم کاتت باش دێنە لای تۆ فەرموو زانیاریەکانمان بۆ بخەیتەڕوو. بەڵێ سڵاوی خواتان لێبێت دیارە هاوشێوە بەشێک لە شار و شارچەکانی تری کوردستان ئەمڕۆ لا دەڤی ڕاپەڕین مامۆستایان وانەبێژ گربوونەوەکانیان بەردەوامی پێداوە باکۆتی هەوڵەکانی خوێندنیان کردو و هاتوونەتە سەر شەقام دیارە بە دیاریکراوی لە بەردەم بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕانیە گربوونەوەیان ئەنجامداوە و خۆیان باسی لێوە دەکەن تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی دڵخۆش کرد لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە نەدراونەتەوە بۆ پاڵپشتی مامۆستایانی وانەبێژ لە ئێستادا ئەمڕۆ ئەنجومەنی مامۆستایانی وان پێشەنگ لێرە ئامادەن بەڕێست کە بێتە ئێرە مامۆستا ئێوە بەچەوە کارێک لێرن ئێوە چۆن پاڵپشتی مامۆستایانی وانەبێژ دەکەن ببوورە. سەرەتا بە ناوی خوا ئێمە وەکو مامۆستانی ئەنجومەنی پێشەنگ هاتوین بۆ پشتیوانی مامۆستانی وانەبێژ کە ئەوانیش حەقێکی شایستەی خۆیانە وەکو هەموو تێگڕای مامۆستایان بۆ ئەوەی کە بتوانن لە پەروەردەدا بتوانن کاری خۆیان بجێڕن ئەوانیش بەشێکن لەوەی کە سەرەتا یعنی توانایە ئەوەی هەبێت کە پەروەردەی بەرەو پێش بەرن. ئێوە پێتان وایە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ جێبەجێ بکات؟ وڵی حکوومەت تا ئێستا ئەوەی کە هیچ کارێکی جێبەجێ نەکردووە بەڵام ئێمە پێویستە وەکو هەم مامۆستایانی ئەنجومەنی پێشەنگ و کە پشتیوانی ئەوان دەکەین ئەوانیش بە تێگڕا بتوانن بەردەوامی بەخۆ پیشاندانەکان بکەن بۆی بتوانن کارێک بکەینە سەر حکوومەت بتوانێت کە هاوسۆزیان لەگەڵدا نێنوێنن کە جێبەجێ بکەن. دیارە مامۆستا وەکو نوێنەری مامۆستا ئەنجومەنی مامۆستایانی وانی پێشەنگ لێرە ئامادە بوو وەک خۆیان باسی لێو دەکەن پاڵپشتی داواکاریەکانی مامۆستایانی وانەبێژ دەکەن. بەڵێ زۆر سپاس مامۆستا من دەمەوێت چەند وانەبێژێک وەربگرم کە لێرە ئامادەن بەڕێزت ماوەت ئەگەر قسەم بۆ بکەن ئێوە تاوکەی بەردەوام دەبن تاوەکو ئێستا هیچ وەڵامێکی دڵخۆشکەر نەدراونەتەوە لەلایەنە پەیوەندیدارەکانەوە ئێوە بڕیارتان داوە تاوکوکەی بەردەوام بن. سەرتا بەخێر بن ئێمە دوێنێک کە ڕاگەنراوێکی وەزارەتی دارایی بەڵاوکرێ سەبارەت بە پاری مەقتەوە هەندێک ماف و ئیمتیازات کە بە مامۆستایانی وانەبێژدا بوو بەڕاستی هیچ لە ئاسمۆحی ئێمەی مامۆستایانی وانەبێژ نییە. ئەمە ویسمان ئەگەر تموحمان وابوو ئەگەر بە هەمیشەیشدا دامەزرامان بۆ نەکرێت بەگرێ بەس بۆمان دابەزرانمان بۆ بکرد بۆ ئەوەی کە هیچ نەبێت مافەکانمان ئیمتیازاتەکانمان وەکو مامۆستای میلاک کە چۆن نیشانبەشانی ئەوان لە هۆڵەکانی خوێندن دەرزەڵێنەوە مافەکانیشمان وەک ئەوان پێ بدرێت هەم لە هەژمارکردنی خزمەت هەم لە گواستنەوەی پەروەردەکان هەم لە مۆڵەت هەم لە مافەکانی ترکە لە مامۆستایەکانی میلاکەیانە بەڵام ئەو بڕیارە نەکردراون هیچی لە ئاسمۆحی ئێمەدا نەبووە. بە چ مەرجێک بڕیارتان داوە بایکۆت بشکێنن؟ ئەمە بۆ مەرجەی کە چاوخشانەوە بکرێت بە بڕیارەکان داوە ئەو بڕیارن کەدراوە لە پارەی مەقتوعەکە تا پێخشانەوە پێ بکرێت مانگانە لەگەڵ مامۆستایانی میلاک ئەو بڕەپارەیە سەرف بکرێت بە مەرجی ئەوە خەوشادانەکان هەڵدەپەسێرین بۆ کاتێک کە بزانین هەموو بڕیارەکان کە هەرچەند لە ئاسمۆحی ئێمەدانیە جێبەجێ بکرێن. مامۆستا ئەگە دەرفەت هەبێ من دەمەوێت چەند مامۆستایشی تر وەربگرم کە لێرە ئامادەن دەچمە لایەن مامۆستای بەڕێز جەنابەت بێتێرە سواس دەکەم قسەمان بۆ بکەی ئێوە بڕیارتان داوە هەتاوەکوکەی گربوونەوەکانتان یانەوە تا بایکۆت بەردەوام بن. بەخێراتنی کەناڵی پێیان دەکەم دیارە ئێمە ماوەی زیاتر لە 3 هەفتەیە بەردەوامین لە بایکۆت بەداخەوە ئەوەی لە ماوەی ڕابردوودا پەرلەمان لە ئاستی پێویستدا نەبوو تیمی حکوومەت ئەوەی کە دەسەڵات هەیە تەنها لە یەک ڕۆژدا ئیشی بە پەرلەمان ئەویش لەو ڕۆژەی کە شەرعێتی پێدەدرێت لەو ڕۆژۆ ئیدی هیچ مانایەک نامێنێتەوە بۆی کەوە تیمی حکوومەت یان دەسەڵات لەژێر هەژمونی پەرلەماندا بێ بۆیە بەداخەوە هیچ ئەرزشێک شکۆیەک نەما بۆ پەرلەمانی کوردستان چکە هیچ سەلاحەتیشی نییە لە ڕووی چاودێری و ڕقابەوە. ئێمە بڕیارانەی وەزارەتی دارایی ڕازین یانەوە تا ناڕازین و بەردەوام دەبن ئەم بەردەوام دەبن لە بایکۆت. بەڵێ ئەم بڕیارانەی کە وەزارەتی پەروەردەری کردووە دڵخوازی ئێمە نییە بەڕاستی لە ئاست ماندووبوونی و دڵسۆزی ئێمەدانیە بۆ ناوەندەکانی خوێندن ئێمە هەر بەردەوام دەبین لە بایکۆت بە تەکید بە چاودێری دۆخەکە دەکەین
و هەموو کاتێکیش ئامادەین بۆ بایکۆت و دەرگا کراوەی لە هەر کاتێکابێ ئێمە بچینەوە بەردەم پەروەردەکان و بایکۆتی خۆمان بەردەوام بکەین و پەیامیشم هەیە بەڕاستی بۆ ئەوەندان پەرلەمانە بەڕێزانەی کە بەڕاستی بەتوانابوون بەرگری لە مافی ئێمەیان کرد لە ماوەی ڕابردوودا دەستیان خۆش بێت بەڵام بەداخەوە دەبینم کە پەرلەمان ئەو شوێنە نییە کە بەرگری کاری سەرسەختی مافەکانی هاوڵاتیان بێت. زۆر سوپاس. بەڵێ ئەوەی دەبینن لە ئێستادا گربوونەوەی مامۆستایانی وانەبێژ بەردەوامی هەیە و بایکۆت هۆڵەکانی خوێندنیان کردووە وەک خۆیان باسی لێوە دەکەن بە دوو مەرج بایکۆت دەشکێنن یانەوە تا بەردەوام نابن لە بایکۆت یانەوە تا بکرێن بەگرێ بەست یانەوە تا دابمەزرێن. بەڵێ دەگەڕێ مولایەوە. زۆر باشە، زۆر سپاس بۆ پاملێرمان ڕێناز دەرسەلان لە ڕادیۆ لەگەڵمانە بووی. ڕێناز سپاس بۆ زانیاریەکانت. بەڵە بەڕێزان دەچینە لای ڤیتیەکە هاوکارانمان بۆیان ئامادەکردوین سەبارەت بە کردنەوەی خولێکی هونەری بەرگری بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان. فەرموون با پێکەوە بینەریەوە ڤیتیە بێ. تۆ سەرەتا کاتێککەی بینی کەسێک خاوەنی پێداویستی تایبەتە باڵن لەسەر عەرەبانەوەی کە گۆچانێکی پێەیە باڵن دەستێکی نییە خۆت قاچێکی نییە کەسانێک هەیە فرسەدان لێیان با بڵین بۆ لێوەرگرتنی ئەو شتێکە پێێتی موبایلە چی جزانە هە شتێکە یاخود گێچەڵێکە پێکرێت بۆ باڵین بۆ ڕێگەزیمیەکان گێچەڵێکیان پێکرێت بە هەر شێوازەکە بێ تۆ لێرایێت ئەبێ فێری ئەویانەکەی کە چۆن بەرگی لە خۆیان بکەن یاخود چۆن دیفاع لە خۆیان بکەن لەو کاتەیە چۆن تا خۆیان دەربازەکەن. من هەڵساوم بم کارە وەکو کوردێک تایسە نەکراوە من خۆبەخشی هەفتەی دوو ڕۆژ لەگەڵیان بەردەوام شوێن تایبەتی خۆیانیانەیە ڕۆژی سەعات و نیوێ پڵاتیزان پێەکەم بۆ ئەوەی کە ئەمان بتوانن بۆ کەسێکی ئاسایی بەرگی لە خۆیان بکەن. ئینشاءڵڵا پێش بەخوای گەورە من ئەمە سەرەتایە کە دەستمان پێکردووە بەردەوام لەگەڵیانە بۆ هەمیشەی تا ئەوەی کە خۆیان تااقەتیان لێ نامێنێ من لەگەڵیانە خەریکە بم و مامۆسای باش مامۆسای باشتریان بۆ ئامادەیەکم کە لەگەڵیانە پراکتیزیان پێ بکە ئەگەر کە لە کاتێکە کە خۆمە جارش نەبێت زۆر لەگەڵیانە بم بەس مامۆسای باشیان بۆ دابینەکەم ئینشاءڵڵا خۆم. کەسێک باڵی مشوازە قوڵی تۆگرێم دەستگەمی تۆدانەوە داما کاتە لیا مەکانێنێ وازان تۆ بێدەسەڵاتی نا ئەم دەسەر لێرە دامن ئەمیکە ڕاستی جوازەکە لەسەر بۆ ملی کاتێککە تۆ باڵی لەسەر عەرەبانێکی قاچ دژناکە کەسێکی دەست لە ملی تۆدانەوە بەم ئاڕاستەیە زۆش تۆ ئەم دەسەر لێرا لەسەر دەسیدا ئەنیت بەم شێوە دەست لە جیازی ئەم دەسەکە لە قوڕگی تا ئەوەنە کە سەر سەقی بێدەست بێ ئەوە ملی بەم شێوازە لەیەکەی وەرە کەسەکە نەتوانێت هیچ شتێ بکە. ئەوەی ناوەندی وەرزشی کوردستان بۆ یەکەم جارە لە کوردستانە ئیشێکی وا بکرێ بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان کە کارامەی دیفاع شەخسی گرنگجی پێ بدرێ لەلایەن ڕاهێنەرێکی بەتوانە ڕاهێنەری نێودەوڵەتی ئارش کە سپۆنسەرمان کردووە بۆ ئەم چالاکی ئەمڕۆ نمایشێک بکە بۆ ئەو سکیڵانەی کە خاوەن پێداویستە تایبەتەکان بتوانن بەرگری لە خۆیان بکەن. بۆ چ شتێک بەرگری لە خۆیان بکەن کاتێک ئەمان لە زۆر کات زیان لێ ئەکرێ زۆر کات لەگەڵ کەسێکی خۆشەویستی خۆیانان شەڕ بە کەسێکی خۆشەویستیان ئەفرۆشرێ ئەمان دەسەوسان نەبن ئەمان خاوەنی هونەر و خاوەنی توانا و خاوەنی ئیرادەی خۆیانن و لە هەموو دنیاشە لە تەنانەت لە ئۆلۆمپیکی جیهانیشە بەشێکی تایبەتی هەیە بە پارە ئۆلۆمپیکە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانەکە ئەوانیش خاوەنی ئیرادە و توانای خۆیانن ئەتوانن چالاکی بەڵازیزان بڕگەوە بابەتەکانی پێیان ڕۆژ بەم شێوازە کۆتایی پێات سپاس بۆی کە بینەرمان بوون. خواتان لەگەڵ.